بسم الله الرحمن الرحيم بنابي خذي مظنود الوفان السلام عليكم ورحمة الله وبركاته هر جهة که هین لیبن هین نکت تماشاوان پاشی و نپاشی و کردستان 24 ساعت ایکی و شویل دیو دمه هولیری الپایتخت پاشی و کنیم دی دست بکین پاشی و 16 اگه خود حس کتف شوه دیده پیشکش کرن افشه و سوان من قال اسحت كده هيفي العثماني ناف طارياتي ده هيفي يا كامل بي هيدي او هيفا دي كين بيت حتى دوسي روجاكا چند روجاكا بري ججن دي برزه بد بس ايش الله ما بس تما او كچورنا هي هيفي وصا كامل بي افشوا وبجاني ديار كر خدي ايش الله سروچوت ما ريت ما سبيكت روجا قيامته ده كو وقت روجا حشر وقيامته روجا حسابه ان شاء الله وبوي رونا هي ما بعرف بحشتها ان شاء الله ان شاء الله وكو او مانجي كباس تذكر بدرو الشيء ان شاء الله لايمان لتشاكا كاريا السلام عليكم ورحمه الله وبركاته هیوادارم لە هەر کوێیەکن کە ئێستا بینەرو بیسەری بەرنامەی پاشیون ئەوە لەگەڵمان بن بۆەوەی کە ئەم بەرنامەیە چونکە لە بابەتی ئاینی وا لە بابەتی ڕۆحانی بابەتی تەندروستی بە دوای عیلما دەڕۆین ئینشاءالله بەخێر بۆمان حسابەکرێت بۆیە لەگەڵمان بن نە ئێوە بێبەش بن لە ئەو خێرا و نە ئێمە بێبەش بین لەو خێرا بۆیە هیوادارم کە ئەم شەو شەوێکی پڕ لە خێر و بەرەکەت پڕ لە قبولبوونی دوعا و نزا و پاڕایەکان بێت اللهم ناوی خودی دا پاشی و افشا بەشی دەست بێت بەڵێ هەر وەک دەزانی لە ئاینی پیرۆزی ئیسلام هەر کەسێک ئەگەر علمێکی هەیە ئەوە بێ بەرامبەر یان ئەگەر بە بەرامبەریش بێ بەڵام بە نیەتی ئەوەی کە خەڵکێکی تر فێر بکات ئەوە بە چاکە بۆی دەنووسرێت بۆیە فیتەرێک دیارە لەو ڕوانگەیەوە هاتووە لە مانگی ڕەمەزان و بە بۆنەی مانگی ڕەمەزان ئەمە یەکەمین جارە کەسێک کە کارێکی واکە بۆ پێشکە کاری فیتەری کارێکەکە بە بەردەوام خەڵک کاری تیا ئەکات و خەڵک سەرقاڵە پێوەی چونکە ئۆتۆمبیلەکان ماشەڵڵا ڕۆژ بە ڕۆژ لە زیابوونان هەستاوە بەچی هەستاوە بۆی کە خولێکی بێبەرامبەری فێربوونی پیشەی فیتەری بۆ هاوڵاتیان کردەوە شران ماشەڵڵای لێبێت علمێکی هەیە ئەو هەر کەسێکی تر بێت جاریوای شتێک ئەزانێت بە کەسی ناڵێ بەڵام ئەم ئەو هەیە بەڵێ فێری خەڵکی تریشەکات و خولەکە ئێواران دوای بەربانگکردنەوە دەست پێکات و بە درێژایی مانگی ڕەمەزان بەردەوام بێت بەشداربووانی خولەکە باس لە سوودەکانی خولەکە دەکەن و بە دەرفەتێکی باشی دەزان و ئێمەش لەم بەرامەیە بۆ ئێوە گواستومانەتەوە بۆی کە ببێتە دەرگایەکی خێر بۆ کەسانی دیکە ئەگەر هەر کارێک دەزانن ئەوە یارمەتی کەسێکی تر بدەن و فێرک دماغ رمضان دا او بی برانبر پشتی فتاره بریا خولک پیشه یا میکانیک آنگو فیتری دخوازه گنجان فیریوه پیشه بکه شاخوان یک جوان هسته میکانیک الهولری او بریار دایه دماغ رمضان دا او پشتی فتاره گنجان بیکار آنگوین کود خوازن فیری پیشه یا میکانیک و فیتری ببین خولک بی برانبر جوان را وکه بۆ خۆم میکانیکم بەس ئیشی میکانی دەکەم واتە گێڕ و مەچینە بەس ئیشی گێڕ و مەچینە دەکەم پێم خۆش بوو کۆمەڵە گەنجێک لەو سەردەمەی ئێستادا کۆمەڵە گەنجێک بێ ئیشە پێم خۆش بوو یارمەتیان بدەم یان وەکو هاوکاریەک ئەوەی کە من دەزانم ئەوانیش بیزانن فێری هەر نافێری شتێک بن ڕۆژانە پێیوە خەریک بن ئێستا من ئەو دەورەیەم کردوتەوە بۆ ئەو گەنجە بەڕێزانەی کە هەمویان دانیشتون لە مانجی ڕەمەزان بڕیارمدا زیاتر لە 100 گەنج فێری میکانیکی کەم بێگومان ئەوە زۆر کەس هەیە لەگەر ئەو ڕێیەی من نییە بەڵام من ڕێی من جودایە لە بەرامبەرە من دەستی یارمەتی لە زۆر شت درێژم کردووە من مەبەستم لێکوانە تەنها یارمەتی خەڵکە یارمەتی کوردایەتی ینی یارمەتی ئەو گەنجە بەڕێزانەیە بۆ لەسەر شەقام بن بۆ بێ ئیش لە کافتریا و گازینۆ بن گەنجێن بەشداری وێ خولێ بوونە ژە هەولێرێ و دەردوڕەوەی هاتنە و تەکەس دکن حیا داویا مەها ڕەمەزانێ ئەو دێ سوودمەندیەکە باش ژە وێ خولێ وەربگرن كامل مانجا رمضاني بازور جو النظري وحملي من هي كامل حتى لا بسيطرينش لباتي بقراتا دقاتا ويكا غير سيفيتي ساكن لو كاتوا من بريانم دا بهم لبو دوركو وزوريش دورشي سركوتو ان شاء الله زوريش استفاده ليه خلشي منطقيني ما خلشي بردارشم اگر او دوريا بگرینگ نزانم امر روزانه هاتوچونی هولێرێ ناکەم بە باشم زانی و هاوکاریەکە بۆ ماڵی خۆشمان ئەمن بەخۆم پیشەی پێشترم وەستای محەجەری بوومە بەس لە بیدایەتەوە لە منداڵیمەوە حەزم لێ بووە فێری میکانیک ببم
و خۆشببختانە وەستا شاخەوان ئەو هەلەی بوو من ڕەخسان کەەوە زیاتر لە سیارە بزانم و لە میکانیکی سیارە شارەزا بوو. بخۆم هەندێک شارەزایم هەبوو بەڕاستی ینی سەرعاتەن قسەی بکە بەڵام کە لەو دەورەش بەشداریم کردیە کە 13 ڕۆژە ئیسفادەشی زۆر زیاتریشم لێ کردەوە دەتوانم بخۆم زۆر جار سیارەشم چا کردیە. اف خولا فیرکرنا پیشه فیتری حیاداوی ماه رمضان دودومه و بهتری 20 گنجان جی لی بشدار بونه و دبیجن دست نوهای خیرخواز درفتن باش لپیش گنجان ودکن. زردشت همه کردستان 24 هولر وای خودی خیرات بن وست واسطه خیره کم مازن تو کش بلی کو حتی هیو دیجی دا خیره کم مازن تو کاری که بکی خلکی دیجی فیر کی گلا جاران بیشین کات تو فلان تشتی نشام ندم بیشین سر المهنه بله از نشاط کسی ندم بس ویری واسطه ایدی او ریشکش کند خودش ترازی به تو خودی خیرات بن وست اول برداشتش ایشلا باش فیر بن ان شاء الله. امش هولیری برف سلیمانیه وچین افکار ما آرام بختیار پای که راستا خودت گل مدابت بزن این کشف هوا السلیمانیه چایت افشودا آرام افدم تباش بزنم که افشوا چونکی بری دو شواجی افکار ما سوانیش بحث کرد که هدی بجین الوداع یا شهر رمضان زیرت نو مزگفت اف دنگت نو مزگفت سلیمانیه دا افشوا هاتا گوه بیستن هاتا گوه لبنیان جیشتامه ام کاتت باش عرا بله جوان سلااو لێ بێ سۆڤان سلااو لە تۆش کاتان باش وڵایە الوداعەکە جارێ ماوێتی بڕیارە لە سبەی شەوە ئیتر لە مزگەوتەکان ئاتەن دوای نوێژی عیشا لە بەشێک لە مزگەوتەکانی سلێمانی الوداع دەکرێ و پێش بانگی بەیانیش بەشێک لە مزگەوتەکانی سلێمانی وەکو نەریتێک الوداع دەکەن بۆ مانگی ڕەمەزان و خۆحافیزی لە مانگی ڕەمەزانەکەن بۆ پێی زیاتر لە نیوەی ڕەمەزانمان تێپەڕاندووە. دەمەوێت ئەم شەو باسیەوەتان بۆ بکەم کە ساڵانی ڕابردوو ئەگەر هاوڵاتیان پارچەوام کردایە زیاتر بەرهەم هاوردەکانیان دەخوار بەڵام چەند ساڵێکە جیاوازتر لە ساڵانی ڕابردوو هاوڵاتیان زیاتر ڕوودەکەنە ئەو شوێنانەی کە زیاتر بەرهەمی کوردەواری هەروەها خۆیان لێرە دروستی دەکەن و بەگەرمی دەیبەنەوە بۆ نمونە شیرینیەکان کولیچە ناوساجی ناوشکێناوە هاوڵاتیان پێش پاشێوکردن دێنە ئێرە بۆ ئەوەی ئەو بەرهەمانە بکڕن و بیبەنەوە. من دەمەوێت لەگەڵ کاکەمال قسە بکەم کە خۆی لێرەیە بزانین لە پارشێوان کارکردنیان چۆن دەبێت. کاکەمال ساڵتان لێبێت پێمان بڵێن کارکردتان لە پارشێوان بە چ شێوەیەکە و زیاتر خواستی هاوڵاتیان لەسەر چ بەرهەمێکە لە پارشێوان. بەڵێ دەستپێک بە خێراتنتانەکەین وەکو میلەتی کورد کە میلەتێکی موسڵمانە گرنگێکی زۆر بە پارشێوەدا پارشێوە ئەو بەرەکەتە خواییەکە هێتە خوارەوە بەشێکە لەو عیبادەتی وەکو ڕۆژوو تەکمیلەکردنی هەر بۆیە ئێمە هەستمان کردووە لە ساڵانی پێشووترا ئێمە تقریبا وان نزیکە بین و لە 7 ساڵ ئەزمون پارشێوانمان زۆر قەرەباڵخە و لە سەرەتای ڕەمەزانیشەوە بەردەوام بە ڕۆژ و بە شەو دەرگای کارگە کراوەیە و ئەوشمان بەدی کردووە هەستەکەین کە پارشێوان و بەتایبەتی شەو هاوڵاتیان و کڕیار زۆرترە تاوەکو ڕۆژ بۆ ئێمەش زۆر گرنگیمانداوە بەوەی کەوا بەرهەمی چاک و باش چیەکردن زیاتر هاوڵاتیان بۆ پارشێ و بەتایبەتی شیرینەکان و کولیچەوە ڕواجانەیە. بەڵێ ئەوەی کە زیاتر هاوڵاتی زیاتر کڕیارەتی لە ئێستا لە کولێرە لە ناوساجی لە ناوەشکێنە ئەمانە زۆر زیاتر داوە و تەڵەبی لەسەرە. شیرینەکانیش کەم تا زۆرێک هەمە جۆرە گۆڕی لوقمەقازی و بامێ و هەروەها پاقلا و برمە و هەندێکی تریان کەمترێک. کاکەمال دەست خۆش بێ ژفان ئەگەر کات هەبێ بە دیمەنەکانتان پێپشان بەم کە هاوڵاتیان چۆن دێن لێرە بۆ ئەوەی کە بەرهەمەکان بکڕن و بیبەنەوە بۆی پارشێویان پێ بکەن. لەگەڵم خاتونە قسە دەکەم. خاتون ساڵتان لێ بێت ئەگەر بێتە ئێرەوە پێمان بڵێ کارکردن لە ڕەمەزانان چۆنەوە پارشێوان کارکردنتان چۆن دەبێتەوە. بەڵێ سەرتا بەخێربێن سەرچاوەکانم هاتن وەڵا پارشەوان ئەلحەمدولیلا خەڵکێکی زۆریان بۆ ناوساجی بەتایبەتی ناوشکێنە کولێرە هەموو شتەکان لێرە بە گەرمی پێشکەش ئەکرێت بۆیە زیاتر خەڵک ڕۆمانتی ئەکات. کارکردنتان ئاسانە بە پارشێوان ئەلحەمدولیلا تا ئەسێکی کارەتێکمان بۆ دروست نەبوو هیوادارین مشتەرەکانیشمان لێمان ڕازی بن لە خزمەتتانین فەرمون.
باشە یان دەستخۆش زۆر سپاس بەڵێ ژوان ینی وەکو باسم کرد هاوڵاتیان زیاتر گرنگی بە خواردنا کوردەوەرەکان دەن بۆ پارشێوان و بە تایبەتی شیرینی و کولیچە بەرهەمێکی دیکەیە کە هاوڵاتیان بۆ پارشێ و لە سلێمانی بەکاری دێنن و خەریکە ڕەمەزانی شتەوە بێ دڵنیام ئەم ساڵش کولێرەکەی سۆڤان ناخۆی ژوان ئەرێ وڵە نارێ نا دڵمەیە ئارام دڵمێ داوای کولێرەی نەکەی منم داوای کولێرەم کردووە دەستەکانت خۆش بێ زۆر زۆر سپاس دەکەین ئارام شەو لە سلێمانیەوە لەگەڵمان بوویت ئیپراقەکەوت گەلمگوتی بەسەگوتی پشتی ڕەمەزانە خودی ئەوان پێش با ڕەمەزان تاوا بێت بابینە سەر تەوەری بەرنامەکەمان بێگومان سیستەمی هەموو شتێک بە دادپەروەری زۆر جوان دەرەچێت ئەگەر لە وەرزەکانیشەوە چاو لێ بکەی خی گەورە لە هەموو شتێکا دادپەروەری کردووە تەنانەت لە وەرزەکان هەر کامێکی سێ مانگە کەسی نەخسۆتە پێش کەسێکی دیکە لەوە چێ من لای خۆمانەوە بڵین کەسێک هەژارە کەسێک دەوڵەمەندە بەڵام خی گەورە عالیمەکە چەندە دادپەروەری لە نێوانیاندا ڕەچاو کراوە و دادپەروەریەک هەیە لەسەر ئەم زەویەکە ئەم زەمیە وا ڕاگرتووە ئەم سیستەمەی وا ڕاگرتووە چ جای ئەوەی کە دادپەروەری ئێمەی مرۆڤەکان دەبێت چۆن بێت بەرامبەر بە ڕۆڵەکانمان بە منداڵەکانمان کە کۆمەڵگەیەکی بچووک ئەتوانی ناوی بنەی خانەوادە لەوێەوە بەرەو کۆمەڵگەیەکی گەورە دەرێت بەڕێ ئەکەوین و ئەچی ناو کۆمەڵگەیەکی گەورە بۆیە بابەتەکەمان سەبارەت بە دادپەروەری لە نێوان منداڵانە بۆی کە ئەم کۆمەڵگە بچووکە دواتر دەرهاویشتەیەکە بۆ ئەو کۆمەڵگە گەورەی کە ئێمە پێکێناوە مامۆستا حوسێن گردەچاڵی مامۆستای ئاینی ئەم شەو میوانە لەگەڵمان بە خێرهاتنیەکەین کە سەبارەت بەم بابەتە گفتوگۆکەین گەل لە بخێراتی و ڕەمەزانەوە پیرۆز مەمنونی تۆ نێناتی نیوان بڕیە دەوی وەداعی لێ بکەین هەر بێت پیرۆز خۆ ڕۆژێک ژیمەوە بدوێتان پیرۆز بۆ یە یاخوا بەخێر زۆر سپاس لەشتان ساغوی دەستان خۆش بی بای گەورە تەوفیقتان بدە یا ڕەبی زۆر سپاس مامۆستا بەوە با دەست پێ بکەین کە لە دادپەروەری منداڵانەوە دیارە ئەمڕۆ تەوەرەکەمان هەڵاقڵێت زۆر گرنگە کە لە ماڵێکە دادپەروەری هەبێت چ لە نێوان هەموو ئەندامەکان بێت ئەگەر عیلەیەکی گەورە بن بە یەکەوە بژین ئەگەر دایک و باوکێک بوو منداڵەکانیان لەگەڵا بێت جا ئەم بابەتە هەندێک کێشەیە لەناو کۆمەڵگەی کوردەواری کە دادپەروەری ڕەچاو ناکرێت بۆچی دادپەروەری ڕەچاو ناکرێت و دادپەروەری ڕەچاو نەکردن گوناحی دایک و باوکەکە زیادەکات گوناحیان دەگات حرامە نابێت بسم الله الرحمن الرحیم سەرەتا دەستخۆشی لە جەنابتان دەکەم لە ستافی کەناڵی کوردستان 24 دەکەم هیوادارم مامۆستایانی ئاینی کە ڕۆڵێکی کاریگەریان ناو کۆمەڵگای کوردیدا هەیە لە کەمکردنەوەی کێشە و گیرروگرفتەکان و لە هۆشیارکردنەوەی خەڵک تەنها لە مانجی ڕەمەزان لەسەر شاشەکان نەبینرێ یعنی نەبێتە نەریتێک کە ساڵانە تەنها مامۆستایانی ئاینی لە ڕەمەزانان زیاتر لە کەناڵەکەی ئێوە و چەند کەناڵێکتر دەرکەون چونکە قسە و کردار و گفتار و بوونی مامۆستایانی ئاینی لەناو کۆمەلگا زۆر زەرورە بەڕاستی هەمومان پێویستیمان بە ڕێنمایەکانی مامۆستایانی بەڕێسەیە دیارە لە بۆ تەوەرەکەی ئەم شەومان گومان لەوە دانیە کە باز لە هەر شتێک بکرێ دیارە پێچەوانەکەی بوونی هەیە بۆیە باز دەکرێ کە بەڕێستان ئەو تەوەرەتان دانایە و ئەو باسە هەیە دیارە لەولای ئیملاوە شتێک هەیە بەو ناوە بەر لە دەستپێکی بابەتەکە زانایەک نمونەیەکی زۆر جوانمە بۆ دەینتەوە دەفەرمێ کە دایک و باوک دوو منداڵیان هەیە وەکو ئەوەی وایە کەسێک دوو داری هەبێ دوو دار هەبێ ڕۆژانە ئاوی بدا دەڵێ ئەگەر کاتێ سەیریکەین حەقی یەکێک لە دارەکان ئاوەکەی کەم دەکاتەوە دەداتە ئەویتر حەق وایە هەردووچیان بە دادپەروەری ئاو بدرێن ڕۆژانە ئەوەی ساحێبەکەی یەکەچیان ئاوەکەی کەم دەکاتەوە زیاتر دەداتە ئەوە دەڵێ لە کۆتاییەکەیدا ئەو دارە کەمت ئاودایتێ سەقەت دەبی لێت تێک دەچی بەروبوومەکەی جوان نابێت دارەکە گەشە ناکە لە قوپۆپەکانی وەکو پێویست نییە ئەوی تریشان هەردێک دەچی لەبەرەوەی زۆر ئاوداوە کە زۆر ئاودرا هەر کێشەی بۆ دروست دەبێت ئێستا کۆمەڵێک دارمان هەیە گەر زۆر ئاودا هەتا بەروبوومەکەی تێک دەچی دەڵێ لە ناو عایلە و لە ناو خێزاندا کاتێک کە دایک و باوک ڕەفتارێکی ناتەن دروست لەگەڵ منداڵەکانیان دەکەن زیاتر خۆشەویستی دایکەچیان ئەوی تری فەرامۆش کرد
هەم ئەو لەولایە تێک دەسی زیاتر نازت دایتێ ئەویش لەولایەوە هەست بە ئیماری دەکا هەست بۆ دەکە کە گرنگی پێ نادری هەست بۆ دەکە کە لە ماڵەوە هاوڵاتی ڕقم دووە ژمارە دووە بۆیە کێشەی بۆ دروست دەبێ بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمی اتقوا الله اعدلوا بین ئەولادیکم دایکان و باوکان لەخوا بترسن دادپەروەر بن لە نێوان منداڵەکانتان لەبەرەوە دادپەروەری واجبە لەسەر هەموو دایک و باوکێک بەرامبەر بە منداڵەکانی خۆیان جێبەجێ بکەن واتە سیستەمێکە لە ماڵەوە پێویستە پەیڕەو بکرێ ئەگەر لادان لەو سیستەمە یان کەمتەرخەمی تێدا بوو خەلەل و گرفت لەو ماڵە دروست دەبێ ناو ئەو عایلە و ئەو خێزانە دروست دەبێ ئەو کاتێک کە ئەو منداڵە هەستی بەوە کرد بابی ئیحتیمامی پێنادا خۆشەویست نییە لە لای باوەشی بۆ ناکاتەوە ڕێزی ناگرێ وەڵامی داواکاری کاین ناداتەوە ئەوەی کە حەز و هەوا ئارەزوو پێ بۆی جێبەجێ ناکرێت لەو لاشەوە کەسێکی تر پێچەوانی ئەوە ینی بۆ نمونە باوکێک لە ماڵەوە کوڕێکی سربەست کردووە ئازادی کردووە سویزی سیارەی پارە سەفەر جل و بەرگ خواردن بۆ هەموو شتێک بکە لەو لاستەرەوە ئەوی تریا مافی سوتایە هاوڵاتی پلە دووە هیچی نییە هیچ دەم بوو ناڕزایەکەی هەیە بەری بچینەک و پیچێکی مۆزن لێبێت هێشتا بچێکیان بەحەز باڵێ زارۆکێک تەمەنی بێت 4-5 ساڵێک باڵێ دایک و باب دەبڕیارینن زارۆکێکی دیبینن تەمەنیوی شنی کۆ چەند هەیڤەکە باڵێ حتما ئەوەی بچووکترە پێتەوی احتیمامەکە زێدەترە ڕاستە زارۆکژی یە بچێکە یە حساسە دێ هەست نقصانەکە توی وەختی سەردایک و بابا گونەهە یعنی احتیمامە زێدەتر ویدن کوێ تازەش دایک بی باڵێ زێدەتر پێتەوی بدایک و بابا یان سەر حسێب نینە الوی دەمی باڵێ خۆی گرنگی پێدانی منداڵ هەر یەکە و بە پێی کات و ساتی تەمەنێکی جیاوازە بۆ نمونە یەکێک لە قوتابخانەیەکی ئەهلی داناوە حتمما پارەی زیاتر لێ سەرف دەکرێت زیاتری ئیحتیمامی پێ دەدرێت قۆناغی خوێندنەکەی زۆر هەستیارە یەکێکی ترمان هەیە لە قۆناغی سەرەتاییە ینی گرنگی پێدانەکەی شتێکی ئاساییە یەکی ترمان هەیە بچووکە ئەوە لێرە ناداتپەروەری نییە ینی شتێک نییە بە ناوی ناداتپەروەری خۆی کەسەکە دەبێت ئەوەندە گرنگی پێ بدرێ بەڵام ئەگەر تعاملی دایک و باوک لەسەر ئەو ئەساسەی بێکە تۆ لەولا ئەوت فەرامۆش کردووە ئاگات لێ نییە نمرەی چەندە مامۆستایەکەی چۆنە لە قوتابخانە ئەوی تریشان هەر لە قوتابخانەیە ئەویش هەر لە قوتابخانەیە بەڵام سەر لەوی نەدەی ئاگاداری نمرەکانی نەبی لە پێچنەوەی لەگەڵ نەکەی لە کۆبنەوەی باوکان بەشداری نەکەی بەڵام ئەوی تر هەموو شتێکت بۆ کردووە ئەوە فەرق و جیاوازەکە لێرە دەردەکەوێتن ئەخی مامۆستا هەندێک جار هەیە دایک و باوکان ئەمەش بە پێوەرێک دانێن ئەڵێ با ئەوەکەی تر چاو لە میتر بکات ببینێ کە چۆنەڵێ ژیرترە لە خوێندنگا پلەی نمرەکانی با بڵێ نمرەکانی زۆر باشە چاوی لێکابینێ کە زیاتر ئیحتیمامی بێن بۆی کە ئەمیش وەکو ئەو زیرەکتر ببێت ئەمیش وەکو ئەو زیاتر بخوێنێت زیاتر پەرە بەخۆی بدات هەندێک جار وەکو پێوەرێک سەیرەکرێت سەکەت زۆر ڕاستە بەڵام ئایا منداڵ ئەو تێگەیشتنی جەنابتی هەیە ئەو تێگەیشتنی هەیە کە ئەو باوکە بۆ ئەوە گرنگی بەو دەداتن هەتا وەکو چاوی لێ بکە ئەلێرە خەلەلەکە دروست دەبێ ئەلێرە ئەو هەست بە فەرامۆشی دەکە هەست دەکە کە گرنگی پێ نادرێ هەست دەکە کە دایک و باوچیان کەسێکی تر هەیە کە گرنگی پێ بدەن ئەگەر منداڵ ئەو عەقڵ و بیرکردنەوەی هەبێ کە ئەویش برای ئەوە ئەویش لەو داک و بابەیە ئەویش پێویستە گرنگی پێ بدرێ ئەو پێویستە زیاتر لە قۆناغێکی گرنگی ژیاندایە کە پێویستە لایەنی مادی لایەنی دەرونی مەسەرەن ئەوانە هەمووی پێرفێکت بێ بۆ ئەوی کەسێکی ئەکادمی لێ دەرچێ بۆ ئەوی قۆناغێکی خوێندنی بەسەرکەوتوی ئەنجام بدە ئەوەی کە پۆلی شەشە ڕەنگە قسەیەکی دایک و باوک هەرسوکەوتێکی دایک و باوک کاریگەری لە نمرەکانی بکە لە کۆتایی ساڵدا بەڵام ئەوەی تروانیە قۆناغەکەی گرنگ نییە زۆر بەڵام هەر پێویستی بە گرنگیدان هەیە گرنگ ئەوەی ئایا ئەوەی کە لە خوێندن لە قۆناغێکی ترە کە لە پاش منداڵی یەکەمە ئایا هەمان ئەو بیرکردنەوەی هەیە کە منداڵی یەکەمی لەو قۆناغی گرنگ و هەستیارەدایە جاری وایە ئەو دەبینی سارەی پێ هاتو چوو دەکە ئەویش لە ماڵەوە تەکسی بۆ گیراوە بۆ نمونە هاتو چی پێ دەکرێت ئەو لەوانەیە ئەو بیرکردنەوەی نەبێ وەکو تۆ کە ئەو قۆناغانی ژیانت بڕیوە دەزانی کە ئەو ناداتپەروەری نییە بۆیە گرنگە لێرە ئەو کەشوهایە بڕەخسەندرێت تێی بگەینیکەوە ئەوەی کە بۆ ئەو کراوە لەو کات و ساتە زۆر شتێکی پێویستە حەجێکردن یا دڵدا باڵێ gelek جۆرۆژی حەجێکردنە مرۆڤی بۆ کەسێکی دی جدایە خاصەتەن گەل دایک و بابا مەسەلەن دەبینی دڵدا زیاتر حەجوی زارۆکیت کرد شیێدی باشە ئەگەر ئەو ڕەنگڤەدانەوەی حەجێکردنەوە دڵیدا سەر ژیانی هەبی وی گفتکێ سەر دایک و بابا هەستێ بەیانژی ئەوە تشتێکی خودی دای ئەف حەجێکردنە بووی کەسی زیاترە شیێدی ئەگەر ئێمە لەسەر ئەوە عقوبە بدرین سزا بدرین هەمومان تاوانباری
ئەگەر لەسەرەوە سزا بدرێ هیچ گومانم نییە زۆربەی دایکان و باوکان هەتا مامۆستایەکان لە قوتابخانە یەکێک لە کێکەشانی خۆش دەوێ گومان لەوەدا نییە کە یان پیا و زیاتر لە ئافرەتەشی هەیە لە ناو دڵی خۆی یەکێک لە یەکێکیانی خۆشتر دەوێ و گومان تێدا نییە ئەویش چۆنە ئەو کەسەکە خۆی وای کردووە جێگای خۆشەویستی خۆی زیاتر بکاتەوە لە ناو دڵی دایک و باوکی یان ناو دڵی پیاوەکەی خۆی کەسەکە وای کردووە بەوەی هەرسوکەوت و کردار و گفتارە جوانەکانی شوێن و جێگای خۆشەویستی خۆی زیاتر کردوتەوە بەڵام ئەگەر ئینسان لە ناو دڵی خۆی دەری نەبڕێ بە دڵنیاییەوە گونەحبار نابێت بەڵام ئەگەر دەری بڕی هەموو کات ئەوی لە باوەش کرد ئەوی ماچ کرد ئەوی بۆن کرد هەموو شتێکی بۆ کرد بەڵام بۆ ئەوی تریچی نەکرد کەواتە ئەوە تاوانی کردووە مامۆستا با کەمێک باس لە جیاوازی ڕەگەزەکان بکەین بەڵێ ئەمەش دێمە باسی هەموو منداڵەکانەکەین بە گشتی بەڵام هەندێک لە دایک و باوکان هەن ناداتپەروەری لە نێوان ڕەگەزی منداڵەکانەکەن بۆ نمونە زۆر جار کوڕ خۆشەویستە لە خانەوادەیەەکان لە خانەوادەیەکی ترە بە پێچەوانە سەرەکەی کچ خۆشەویسترە بە حکومەوەی کە ناسکترێکە پێویستی بە چاودێری زیاترێکە تا لە ماڵە باوکە زیاتر کچەکە نازی پێدرێت لە هەندێک خانەوادەش نا کوڕەکە زۆر نازی پێدرێت و خۆش ئەویسترێت ئەوە شەر بە دادپەروەری با لە تودا دەست پێ بکەین لە ماڵیەوە چۆنە من کەمێ پێش ئێستاویستمەوە بڵێم چونکە لە ماڵی ئێمە زۆر ناز بە کچ دراوە من ئێستا وازانم زۆربەی ماڵەکان زیاتر ناز بە کچەکەن چون ناڵێت تێر ئاگای لە کەسی تر نییە بەڵام لە ڕەفیق و برادەر و چوار دەروبەر ئەبینیت کە نا وانە لە هەندێ ماڵ هەیە کوڕ زیاتر نازی پێدرا و کچەکە فەرامۆش کراوە تا دە بەسەری میراتیش بەڵێ کاک ژوان جەناب لە ماڵەوە والله جاري أزيد تنيمة ما مصطفى أزيد ديري دوكي جيما والحمد لله حتى حدك جلك باش فرق وجد هينينا الحمد لله روزشان خاتو عايشي داشي ماندارن لە ماڵەوە بوو ئافرەتێکات دوو منداڵی لێلا بوو خاتو عايشی دەفەرمێ قەسپێکم دایە قەسپەکەی کردە دوو کەرتێک یەکە و کەرتی دا منداڵەکان لەبەری کوڕ و کچ بوون یەکە و کەرتی دانە ینی فەرق و جیاوازی لە نێوانیان نەکرد کە پێغەمبەری خوا هاتەوە عەلەیهی سەڵاتو وسەلام فەرمی ئافرەتێک هات پرسیاری شەرعی هەبوو دەیویست ئەتوو ببینی بەس خاتو عایشە فەرمووی شتێکی زۆر جوانم لەو دایکە بەڕێزە بینی گوتی چ بوو گوتی دیمەنێکی جوانم بینی قەسپێکم دایە قەسب وەکو لوقمی ئێستا بوو وەکو نوقمی ئێستا بوو گوتی کردیە دوو کەرتێک دایە پێغەمبەری خوا فەرمی ئەوجەبەت لەها الجەنە بەهۆی ئەو کردەوە جوانە خوای پەروەردیگار بەهەشتی بۆ مسۆگەر کردووە بەس لەبەر ئەوەی دادپەروەر و لە نێوانیان کەسێکی تر ڕۆژێکیان هاتە خزمەت پێغەمبەری خوا عەلەیهی سەلام دوو منداڵی پێ بوو کوڕێک و کچێک پێغەمبەر پیاوەکە مندا کوڕەکەی لەسەر کۆشی خۆی دانا کچەکە زۆر ینی بە خۆشەویستی و بۆ باوکی هات یەکسەر لە عاردی دایدا لەسەر زەویەکە داینا پێغەمبەری خوا بەو دیمەنە زۆر تۆڕە بوو فەرمی هەلا فەرەقتە بەینەهوما خۆزگە فەرق و جیاوازی نەکرد بە لە نێوانیان کوڕەکەت لێرە دانایە کچەکەش لێرە دانا بە ڕەحمەتی خوا لێبێ باوەش لە هەردووکان بدە ناز و خۆشەویستی بدە هەردووکان بۆ فەرق و جیاوازی لە نێوانیان دەکەی ئەوە بەنسبەت گرنگی پێدان لە میراث کارە ساتێکی زۆر گەورەیە دەستکاری نەخشە ڕێگای خوای پەروەردیگار بکە بۆ فەرق و جیاوازیکردن لە میراث تا ئێستاش لە کۆمەلگای کوردی زۆر بەداخەوە ئێمە وەکو مامۆستایەکی ئاینی ڕۆژانە پەیوەندیمان پێوە دەکرێت مامۆستا میراتم پێ نەدرایە مامۆستا بابم ئەمنی بێبەش کردیە مامۆستا برایەکانم ئەمیان بێبەش کردیە مامۆستا مافم دەخوری سیرکەن پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵاتو وسەلام دەفەرمێ إن رجلا عبد الله 60 سنة پیاوێک هەبوو 6 ساڵ عیبادەتی خوای کرد 6 ساڵ تەمەنێکە ئینسان لە عیبادەتی خوای پەروەردیگار دابی ثم جار في الوصية لە پێش ئەوی بمرێ ماڵ و سەرۆت و سامانەکەی هەموو لە کاغەزێک نووسی دابەشی کرد بەسەر منداڵەکانی ئەوە مەزرعە بۆت و فلان کۆشک بۆت و فلان سیارە بۆت و وا بۆت و ئەو بە زمانی ئێستا قسە دەکەن جار في الوصية لایە لە وەسیەتەکەی کرد نەخشە ڕێگای خوای پەروەردیگارە بۆ منداڵەکان کە دایناوە فدخل النار خوای پەروەردیگار بردی ئاگری دۆزەخەوە لەبەر ئەوەی یەکێک لە کچەکانی بێبەش کرد یەکێک لە کچەکان لەبەر چی گوتی لەبەر ئەوەی ئەو زاوایەم زۆر دەوڵەمەندە پێویستی بۆ میراتەی من نییە کچەکەم بیدەمێ یەکسەر خوای پەروەردیگار بردیە دۆزەخەوە کارە ساکتێکی زۆر گەورەیە بەڕاستی جا لە هەمووی کێشەتر ئەوەیە بەڕاستی کە ئەوەی جێگای داخ و ئەسەفە لە کۆمەلگای کوردیدا ئەو شتە بەدی دەکرێت ئافرەت ناتوانێت پارێزەرێک بگرێ بچی داوای لێ بکە لەبەرەوەی برایەکانی قسەی لەگەڵ ناکەن لەبەرەوەی ڕووی نادەنێ لەبەر ئەوەی دەڵێن ئافرەتێکە
لە عرف و داونەری چۆتە دەرەوە چۆن دەبێ ئافرەت مەحامی بگرێ قسە لەسەر برای بکە برای ڕاکێشتە محکەمەی بۆ داواکردنی مافەکانی خۆی ئەو ڕۆشنبیریە ئیسلامیەشی نییە کابرا بەخۆی پابند بێ بە شەرع و بەرنامەی خوای گەورە بڵێ ئەمن مادام خوای پەروەردگار نەخشە ڕێگایەکی بۆ ئێمە داناوە بۆ دابەشکردن میرات دەبێت جێبەجێ بکەین یان هەر براکان ئەبنە پاڵنەر بۆ ئەوەی کە جارێکی تر فەرق و جیاوازی لەگەڵا بکرێت لەبەرەوەی کە ناهێڵن بە محبەت بە حساب مثلا تۆ میهرەبانی تۆ خوشکێکی ئێمە ئەوش لە شەرما ینی هەندێک کەس هەیە زۆر جار بیستمانەوێتی پێویستم بووە بەڵام لە شەرما نەمتوانیەوە زۆر ڕاستە خۆم لە دابەشکردنی میرات بوومە لە زۆر مەزی سودانیشتنا پارەکە تەقسیم کراوە دابەش کراوە هەر کەسەوە بەشی خۆی لە مەدریس بوومە پێشتر پێم گوتینە کاکە دەبێ هەموو خوشک و برایەکانتان ئامادە بێ سەیری ئەنی ئەو نمونانە کە باز دەکەم ڕنگدانەوەی کۆمەلگای کوردیە خوشکەکانیان بانگ نەکردووە برایەکان بەخۆیان پەیوەندیان پێوەکردنەوە لە کاتی دابەشی من خوشکم ئەوە میراتی دابەش دەکەین دەتەوێت یان ناتەوێت کاکە بۆ پرسیاری پرسیاری دەوێت ئەوە کەسێ پارەینەوێ کاکشوان کەسەیە ینی بەڕای تو کەسێ پارەی یەکێک نەی بابم دات ینی کەسێ ئەوە پارەیە دەتەوێت ناتەوێت بابە بۆ تووشی ئەحراجی دەکەی بۆ لە بەرچاوی من تەلەفۆنی بۆ ڕەنگە خودی پرسیارەکەش گوناحبی هەر خودی پرسیارەکە پرسیارێکە تووشی ئەحراج بوون دەکات نەخێر ئەوە مافێکی خۆیتی واجبە لەسەر شانت لە ناو زەرفێک بە جوانی دابنی بڵێ ئەوە مافی تووە کە خوا بە توی داوە لەلایەن ئێمە شۆ جێبەجێ کراوە ئەسڵ وای وابێ بەڵام زۆر بەداخۆ بەڕاستی یاسا و قانون و ڕێسا و یاسا زۆر جاران خەڵک لەبەرەوەی ناستەزژێر قانون و ڕێسا و یاساوە بە عرف و عادەت دابەشی دەکە ئیتر مافەکە لێوان دەخورێ هەست پێ دەکەم سەتاسەد ئەنگول لە ناو عەسر سورعینە کە منداڵەکانتان گەورە کرد و میراثتان بگەڕینەوە هێشتان منداڵی داک و بابەکەن خوا کچەکیان دەداتێ دوو کت سێ چار پێنج دڵی باوکەکەی زیاتر حەزی لێ کوڕەکی هەبی بەڵێ ناوەکەی هەڵگری چکە زیاتر لە ناو عرف و عادەت و ئێرە هەروەیە لە شەرق الأوسەط داکە کەسوکە بابەکە دەیەوێ ئەویش حەزی لێ کوڕەکیان هەبی لە ناو دڵدا پڕ بەدڵ دوعای دەکەن لە ناو نوێژ ئەوانە لە دوعای ئەوها یان لە یعنی حەزێکی ئەوها بە گوناح بوویان حساب دەکرێ یانیش ئەوە داوای شتێکی دەکەن کە خوا بیان داتێ بەڵێ خۆی حەز و ئارەزوو شتێکی ئاساییە هەموو ئینسانێک تەمەنای شتی باشکە لە ژیانی خۆی ئەنی شتێکی زۆر زۆر ئاساییە ئێستاش سواز بۆ خوای گەورە لە ڕووی لە ڕێگای توبیەوە دەتوانێت ڕێگەزەکەی دیاریکەی کە ئەو شتێکە لە شەرعدا ڕێ پێدراوە و کێشەیەکی نییە هەتا من زۆر ئافرەتەیە پەیوەندیمان پێوە دەکە بۆ زانیاریتان دەڵێ مامۆستا جائیزە بچم سۆنەری بکەم سۆنەر کە شتێکی زۆر زۆر ئاساییە ئێستا دانانەوەی ڕەگەزی نێر و مێش شتێکی زۆر زۆر ئاساییە ینی حەڵاڵ ڕووی شەرعەوە زۆر زۆر شتێکی ئاساییە جا ئافرەتێک مەسەلەن بۆ نمونە خوشکمان هەیە برایمانەیە ئەو ناعەدالەتیە لە ئافرەتانەوە دەست پێ دەکە کاتێک کە کچێک مارە دەکریان بەشوو دەدەێت بە بابی کوڕانبی ناو کۆمەلگای خۆمان لە لای مە شتە هەیە مەسەلەن لە ناو هەولێر ئەو شتە هەیە کاتی مارە دەکرێت بابی کوڕانبی نازانم لە سلەیمانی و دۆگەنگۆ دەفمەژی بابا ئەڵێن بە دایکی حەو کوڕبی بارەکەڵڵا کوڕژی نازانم ئەو کارەکە چییە یعنی بۆ کردنی بۆ باوکی کچان نەبێ بۆ بە دایکی کچان نەبێ یعنی ئەو فەرق و جیاوازیە چییە دەکری هەر لە سەرەتای دەستپێکی پرۆسە یا سەرگیریەوە ئەلێرە خەلەلەکە دەبیندرێ بۆ ینی کچ نەبێ بۆ کوڕ بێ بۆ ناڵی منداڵی باش و چاکت هەبێ کە تێدا سەربەرزی دنیا و ڕسپی قیامەت بی پێی ئەلێرە خەلەلەکە دەست پێ دەکە ئەلێرە کێشەیە بەڕاستی دەبێ ئەو مەفهومە ڕاست بکرێتەوە بۆ خەڵک ئەو جۆرە تێگەیشتنا لە ناو کۆمەلگا ڕاست بکرێتەوە بۆ کچ کێشەی چییە بۆ ئەوەی بۆ کچ گوتراوە لە ئیسلامدا بۆ کوڕ نەگوتراوە ئەوتە پێغەمبەری خوا دەفەرمی عەلەیهی سڵات وسەلام هەر کەسێک سێ کچی هەبێ منداڵ بەخێویکە هەتا دەستنە شوێن و جێگا و ڕێگای خۆیان کە ماڵی پیاوەکەی خۆیان خوای پەروەردگار دەیباتە بەهەشتەوە خوای پەروەردگار باسی سێ کوڕ ناکە ناڵێت سێ کوڕ لە زمانی جاهیل و نەزان و نەفامەکان پێش ئیسلام ئافرەت ئەگەر حملی هەبوایە کە حملەکەی دادەنا کچ با دەبا بیان کوشت بە خوای پەروەردگار لە قورئان باز دەکە بئەی ذەمبین قوتیلەت ئیسلام هات ئەو جۆرە تێگەیشتنەی گۆڕی لە ناو کۆمەلگا گۆڕیانکاری بەسەردا کرد لەبەرەوەی کچ و کوڕ فەرق و جیاوازی نییە هەردووچیان خوای پەروەردگار دەدا یە هەبووی لیمەن یەشاء ئیناث و یە هەبووی لیمەن یەشاء ذکور خوا دەفەرمێ وەکو دیاری و خەڵات کچ یان کوڕ بە ئینسان دەدەین بە مرۆڤ دەدەین یعنی خەڵک هەبوو پێش ئەوەی ئیسلام بێ پێش ئەوەی مسلمان بێ خێزانەکەی حملی هەبوو دەیگو خوای جان دەیگو بەس حملەکەی کز نەبێ دەبێ بەدەستی خۆم سەری ببڕم بەدەستی خۆم بیکوژم زیندە بە چاڵی بکەم
بەڵام ئیسلام هات ئەو مەفهومەی گۆڕی پێغەمبەری خوا فەرمی عليه الصلاة والسلام من بركة المرأة تبكيرها بالأنثى ئافرەتی خانەدان بەرەکەتدار ئەوە یەکەم منداڵی کچ بێ یەکەم منداڵی کچ بێ زۆر زار لە خوشکان ئەو حەدیسەم لە چەند شوێنێکی تر خوێندیتەوە گلەی دەکەن دەڵێ بۆ مامۆستا ئێمە بەرەکەتدار نین ئەیکە خۆ نەمان گوتێ بەرەکەتدار نین بەڵام ئافرەتی خانەدان و بەرەکەتدار ئەوە یەکەم منداڵی کچ بێ هۆکارەکە چییە هۆکارەکە ئەوەیە کچ پاڵپشتێکی زۆر باشە بۆ دایک پاڵپشتێکی باشە بۆ ئەو ئافرەتە یەکەم منداڵی کوڕە لە پاشەوی کچە لانچی بۆ داژی داژێنێ یارمەتی دەدا لە ماڵەوە نادیت یارمەتی نادا هەر خەریکی پۆبجی و ئەتاری و دەرەوە و وڵا خۆ بینی خۆمان مامۆستا ئێستا کچیش فێری پۆبجی و ئەو بەزم و ڕزمانە شتێکی خراپەوە ئیتر یارمەتی پاڵپشتی دایکێکی ترە یعنی خوشتی گەورە لە ماڵەوە یەکەم منداڵ دایکێکی ترە بۆ براکانی بەڕاستی دایکێکی ترە بۆیە کەسەکە کە مسلمان دەبوو دەیگۆ خۆی ڕەبی خوایە من یەکەم منداڵم کچ بێ خوایە ئەو خێزانم کە حەملیە کچ بێ یعنی سەیری پێغەمبەری خوا بکە لەگەڵ عەقلیەتی خەڵکی ئەو کاتی چۆن ینی قسەی کردووە چۆن عەقلیەکانی گۆڕیوە دوێنێ کە مسلمان نەبوو دەیگۆ خوایە حەملی خێزانەکەم کچ نەبێ ئەمڕۆ دوعا دەکا مەفهومەکەی گۆڕی پێغەمبەری خوا عەلەیهی زۆری تێگەیشتن بۆ ژیان بۆ منداڵ بۆ ڕەگەزەکان شتێکی جیاوازی دروست کرد تەنانەت هەبوونی دادپەروەری نەک ئەو دایک و باوکە خۆشبەخت دەکات و بەهەشتیان بەنسیبەکە ئەگەر لە دڵی خۆش یەکێکی زیاتر لەوەی تر خۆشویست بەس دەری نەبڕێ لەگەڵ ئەوەشە خۆشەویستی لە نێوان مناڵەکانیش دروست دەکات مامۆستا وایە چەندێک کاریگەری هەیە ئەو دادپەروەریە زۆر بەمان ئێستاکەوە قساکەین بە بیرمان دێت ئەگەر براکەمان یەک تۆز خۆش بویسترایەت تۆزێ هەر لە خۆتەوە بۆ براکەت هەستێکی ترتەوە هەرچەند کەم ئێستا باسم کرد کە ئێمە نازمان زیاتر بووە مەبەستم لەوە بووە کە نازەکەمان بۆی زیاتر بۆی کە خانمین پێویستمان پێیەتی بەڵام لە هەندێک ماڵ هەیە ئەو خۆشەویستیە دروست نابێت لەبەر کە دایک و باوکەکە هۆکارن وایە بە دڵنیاییەوە وایە یعنی کاتێک کە منداڵێک لە ماڵەوە حەز دەکا بابی خۆشەویستی ناداتی دایکی باوەشی بۆ ناکاتەوە سۆز و حەتف و حەنانی لە تەعامل و کردار و گفتاری وەکو پێویست نییە ئەو منداڵە هەست بە دڵشکانێکی زۆر گەورە دەکات زۆر جار تەمەنای ئەوە دەکات بۆ فلانە کەس ئەوەندە خۆشەویستە لەکن بابی بۆ برادەرەکەم ئەوەندە خۆشەویستە بۆ ئەو گرنگی پێدەدرێ بۆ ئەو ڕێز لە ژیراوە بۆ ئەو داواکاریەکانی لە ماڵەوە جێبەجێ دەکرێت یعنی تەمەنا دەکا کە منداڵی کەسێکی تر بواە منداڵی کەسێکی تر بواە نەک ئەو دایک و باوکەی هەبایە بەڕاستی ئەلێرە ینی خەلەلەکە دروست دەبێ کێشەیە بەڕاستی منداڵێک تەمەنا بکە باوکێکی تری هەبایە لەبەرەوەی باوکی خۆشەویستی پێ نادا ڕێزی ناگرێ داواکاریەکانی جێبەجێ ناکە دەیشێنتەوە لە ناو خەڵک لە بەرچاوی برادەرەکانی کەواتە کارەساتە بەڕاستی بۆیە ئیسلام ئەو جۆرە تەعاملەی حرام کردیە كلكم راع وكلكم مسؤول عن رعيته هەمووتان بەرپرسیارن ئەوەی کە بەرپرسیارە لە وڵات لە ماڵ لە قوتابخانە لە هەر شوێن و جێگایەکە دەبێت دادپەروەر بێ لە نێوان منداڵەکانی خۆی لە نێوان هاوڵاتیەکانی خۆی لە نێوان فەرمانبەرەکانی خۆی بەبێ فەرق و جیاوازی دەبێت تەعاملیان لەگەڵ بکاتن باشە مامۆستا ئەلڤێرێ مەسەڵەن ڕەنگە هەستەوە هەندێک تەماشاوان بێژم خود ئیسلامی بخۆش دۆ جداهی هاتیەکردن بۆ نمونە تەبخۆ نوکە بەحث دەیکرد پێغەمبەر صلی الله علیه و سلم بێژە تەکەر ژنگێک یەکەم زارۆکێوەی کچ بێت یا بەرەکەت دارە بەڵێ ئەگەر خودی سێ کچۆ بتە کەسێکی ئەو دیچتە بەحەشتێ ڕێکەوەیە خۆشە بوو بەحەشتێ مازن کرد حتا بچنە سەر ناناوێت یعنی دومایی کە مەسەلەن حتا مەسەلا میراسیشدا ماڵێ زەڵامیژی ڕەنگە بوو کچێ بێت وش بابێژیت گەهتێ و گەلک مەسەلادا کچ یادانە پێش ئەڤەژی نابتە فەرق و جدایی مەسەلەن زەڵام بێژت ئەمە بەس ئیسلامی مافێ ژنێدا چ جا بەحسێ کوڕی حتاش بچی کاتیژی نەکردیە بەڵێ پرسیارێکی معقولە خاڵی یەکەم ئەو حەدیسەی کە تازە باستم کرد فەرمووی دەفەرمی من بەرەکەتی المەرئەتی تەبکیرها بالئونثا لە بۆ کات و سات و شوێنێکی جیاواز گوتراوە یعنی تۆ تەسەور کە ئەو پیاوە کە دوێنێ مسلمان نەبووە هەوڵ دەدا حملەکەی خێزانی دابنی بیکوژی ئەمڕۆ تێگەیشتنێکی تری هەیە تێگەیشتنێکی تری هەیە بۆ ئەوەی کە منداڵەکەی کچەیان کوڕەکەواتە کات و ساتی حەدیسەکە زۆر فەرق و جیاوازی ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم وەکو ئێستا باسم کرد کچی گەورە لە ماڵەوە دایکێکی ترە بۆ منداڵەکان خاڵێکی تر پاڵپشتی زۆر باشی دایک دەکا لە جێبەجێکردنی ڕاپەڕاندنی ئەرکەکانی ماڵەوە کوڕژی دیواری بۆ بەخۆ کرد گومان لەوە دانیە بەڵام ئەوە بەنسبەت دایک وایە
ینی بۆ دایک و بۆ باوک شتێکی زۆر باشە کوڕش هاریکاری دەکە بە دڵنیاییەوە بەڵام ئەو تێگەیشتنەی خەڵکی پێش ئیسلام هەیبوو پێغەمبەر عەلەیهی سڵات دەوێت مەفهومەکەی بگۆڕی دەوێت بیگۆڕی ئەگەنە لە هەمان کاتیشدا دەفەرمێ اتقوا الله اعدلوا بين اولادكم دات پەروەر بن لە نێوان منداڵەکانتان بەنسبەت ئەوەی کە سێکت هەمان شێوازە لەبەر ئەوەی لە ناو کۆمەلگای ئێمەدا ناو کۆمەلگایەکانی تریش ئەمن چەند کەسم بینیوە ڕەگەز 3-4 منداڵی هەیە خێزانی خۆی تەلاق داوە لەبەر ئەوەی کوڕی نەبووە یان چوە ژنیی تری هیناوە لەبەر ئەوەی کوڕی نەبووە یان چووە ئەوەی دانایتەوە جەدوەلی دانایتەوە بۆ ئەوی کوڕێکی ببی بۆ ئەوی کوڕێکی ببی ینی کەواتە لە کۆمەلگای کوردیشدا نەک ئەو کۆمەلگای کە پێغەمبەری خوا و حەدیثەی بۆ باس کردووە لە کۆمەلگای کوردیشدا ئەو فەرق و جیاوازی هەیە بەڵام من پرسیار لە تۆ دەکەم لە ژیانی خۆت وەکو ڕاگەاندکارێک چەند جەنابەت وەکو ڕاگەاندکارێک چەند کەست بینیوە بچی خێزانێکی تر بینی برێ وڵای ئەم 4 کوڕم هەیە کچم نییە بینیوتە بەڵام بۆ کوڕ وا دەکا کە کوڕی نەبوو دەچێ وا دەکا پیاوم بینی واگوتی ئەم 4 کچم هەیە ئەو جارە خێزانەکەم حەملی بێ کوڕ بێ کچ بێ ئەم دەچم ژنەشکە دەیمیان تەلاقی دەدەم کەواتەوە گرفتە بۆیە لێرەدا پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام قسەی کردووە لەگەڵ عەقلی ئینسانەکان لەگەڵ عەقلی ئینسانەکەی کاکە پێت دەڵێ ئەوە ئەجر و پاداشت لەسەری دەست دەکەوی بە دڵنیاییەوە لەسەر کوڕیش دەست دەکەوی ئەوەی کە پەروەردەیەکی جوانی منداڵەکەی خۆی دەکا ئەوەی کە باشترین و چاکترین دیاری کە دایک و باوک پێشکەشی کۆمەلگای بکەن بۆ قیامەتی خۆیان بۆ کۆمەلگا بۆ خەڵک ئەوەی منداڵێکی جوان پەروەردە بکەن ناو کۆمەلگایە باشترین دیاریە یان مامۆستا لە ڕوانگەیەکی تریشەوە سەیری بکەین هەر شتێک کە زۆر بە بێ ئەرزشی سیر کرا کە کەسێک هات بە ئەرزشی کرد بۆ ئەوەیەتی کە قیمەتی ئەو شتە نیشان بدات لە ئیسلامە بۆیە وا بەو شێوەیە کاکشمان ئەڵمەسەن 3 کچ لەم لە خاڵێکی تری بۆ با بۆ زیاکەم چکە پێگەی ژن ئەبا تا بەرز نەکرایەتەوە بۆ ئاستە قەت ئەو هۆشیاریان لەلا دروست نەبوو یان هەر ئەڵێن حەضارەی عەرەبی یاخود شارستانێتی عەرەبی لە ژێر دەستی ژنێک پەروەردە کراکە هاجەر عەلەیهی سەلامە لە کاتی پێدانی ئاوی زەمزەم بە منداڵەکەی بۆیە لێرەش با خاڵێکی تری بۆ ئیزافە بکەین کە دادی پێگەی بابەتێ ژنەوە ئافرەتە ئاخرچەکەواوەتەکە خۆی خۆوە و زیاتر ئەوە بوو نەک هەرهینی منە بەڕاستی دادپەروەری لە هەموو شتێکا و لە هەموو شوێنەکە جوانە جا بابێنە سەر ئەو بابەتەی کە دادپەروەری لە ژنخوازین و ژنهێنان و کچ بەشودان کەمێک لەمە پێش پرۆگرام باسمان کرد کە کوڕێک ئەگەر دەخوازبێنی بڕوات و کچێک بەدڵی نەبێت دەخوازبێنێکە کچێکی بەدڵ نەبێت بەلان و ئاساییە 11 و 12میشی بۆ بڕۆن بۆ خوازبێنی بەڵام کچێک 2 جار خوازبێنی بۆ بێت 3 جار بۆی بێت بەدڵی نەبێت نە لە شکڵ نە لە ڕووی شەهادە نە یەکسەر پێڵەن ئەها کێشەیەکت هەیە مشکلەیەکت هەیە یان لە حەفلەی ئەم وعدت بە کەسێدا یان لە حەفلەی ئەم دایک و باوک ئەو نە بە سەربەرزیە چنە حەفلەی کوڕەکان و بۆ کچەکە هەر بەڵێ کۆمەڵگای کوردی ینی بەشێکی زۆری لەسەر عورف و عادەتێکی یانی دەڕوە کە ئەوە نییە کە ئیسلام دەیەوێ ئەوە نییە کە دین دەیەوێتن بەرەوەی دین سیستەمێکە بۆ ژیان دین سیستەمێکە بۆ ژیان سەیری ئەو فەرق و جیاوازی بکە لە کۆی گشتی پرۆسەی هاوسەرگیریدا خاڵی یەکەم کاتێک کە باوک دەیەوێ خوازبێنی کچێک بکە بۆ کوڕەکەی دەگەڕێ پرسیار دەکا دەسوڕێ لە خەڵکی کچێکی باش فلان و فیسار 50 داخوازی بۆ بکە پێی ئاساییە بەڵام بۆ کچەکەی وانە بۆ کچەکەی وانە کوڕ باوک زۆربەی کات ناڵێم هەموو کات زۆربەی کات باوک ناتوانێت زۆری لە کوڕەکەی بکە بڵێ لە دەبی ئەو کچە بینی بەڵام ئێستاش هەیە لە کۆمەلگای کوردیدا بابەکە دەڵێ حەزم لێ زەواجی لەگەڵ بکەی و ئەوش دەڵێ باگەر تۆ ڕازی بی ئەمیش ڕازیمە ینی لەبەرەوەی ئەو تااقەت و توانای دەرخستنی نییە ناتوانانی دەنجی ئازادی خۆی دەرببڕێ لە کاتێکدا لە ئیسلامدا مافی پێدراوە ئافرەتێک دێتە خزمەت پێغەمبەری خوا دەڵێ ئەی پێغەمبەری خوا ئایا من ئافرەتم باوکم بە زۆری منی دایتە ئامۆزام یعنی دەکا برازای خۆی پێغەمبەری خوا عەلەیهی سەلام بانگ دەکا بانجی دەکا دەڵێ ئەگەر پێڕازینی من مارەیەکی هەردەوە شێنمەوە دەڵێ نای پێغەمبەری خوا مارەیەکی هەرمەوە شێنەوە شووی پێ دەکەم بەڵام ئافرەتانی دوای من با نەبنە قوربانی ئەو موقیفە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەلام هەموو ئافرەتێک مافی ئەوەی هەیە پیاوێک بۆ خۆی دەستنیشان بکە کەواتە هیچ باوکێکیش بۆی نییە پێغەمبەر دەفەرمێ کچ بە زۆری بەشودە بەبێ ڕەزامەندی ئەو یعنی قاعدە و ڕێسا و یاسایەکی دانا بۆ تەواوی کۆمەلگای ئیسلامی کە ئافرەتەکان تێدا
مافی خۆیان هەیە هاوسەرەکان دەستنیشان بکەن بەڵام لێرەدا چەندین خوازبین دەکرێت بۆ کوڕەکە بەڵام بۆ کچەکە وانە ئەگەر دەبێت بەدەوی بە حەز و هەوا ئەرە زووی باوچی یعنی چەندین پەیوەندیمان پێوە دەکرێت ڕۆژانە بخۆمان لە ڕێکخراوێکمان هەیە ڕێکخراوەکە بەشی کۆمەڵایەتەکە من سەرپەرشتی دەکەم ئافرەت دێ مامۆستا بەخوای بەدڵی خۆم شوم نەکردیە بەخوای حەزم لێ نەبوو بەڵام بابم زۆری لێم کرد بەڵام گوتی کوڕێکی باشە بابی دەناسم لەبەر خاتری بابی و نازانم چی هات نەداخوازی پێم شەرمە ئەگە بڕێم نادەم ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم لە پرۆسەی مارەکردنەکەدا سیرکە هەرچی برادەڕ و خزم و کەس هەیە ڕۆژی مارەکردنەکە هەمووی کۆ دەکاتەوە باوکەکە دایکە هەمووان کۆ دەکاتەوە ئەوە چیە کوڕمان ژنینی ژن مارە دەکا ئەی بۆ کچەکە کابرا کچی خۆی بەشوو دەدا چێ دەینی کەس ناین هەر باوک و برا لەو گەڕەکە نامێنن زارێ ئەوە بەس مارەکردنەکەیە کەس ناینی باشە بۆچی زەحمەت نەبێ باوکی بەڕێز کە فەرق و جیاوازی لێنوان ئەو منداڵی دەکەی بۆ ئێوارەکەی کە کچی خۆت کچەکەت مارە دەکرێت بۆچی هەموو هاوڕێ دۆستەکانی کۆ ناکەیت و شیوەیان بۆ بکەیت باشە یانێ نمونێت سەهانە مەسەن سەروەختی سەحابی و سەروەختی پێغەمبەر ئێستا باسی دەکەم بەڵێ بۆ ئەو فەرق و جیاوازی دەکەی بۆ ئێوارەکەی ئەو هەموو خەڵکە داوت دەکەی بۆ کچەکە ئامادەنی لە گواستنەوەدا کە کچەکەی دەچێتە ناو پرۆسی هاوسەرگیری و هەموو خەڵکی بۆ کۆ دەکاتەوە هەرچی هاوڕێ و دۆست و برادەریتی لە شوێن و جێگای کۆیان دەکاتەوە بەڵام لە کاتی کە کچەکەی زەواجی دەکا و پرۆتەستە ناو پرۆسی هاوسەرگیری کەس نابینین ئێستاش کە تا ئەو دقی من لەگەڵ ئێوە قسەی دەکەم لە ناو زۆربەی کۆمەلگای کوردیدا کاتێک کە کچەکە دەڕوا ینی زاوا دەیبا باوکەکە لە ماڵ نییە برایەکان لە ماڵ نین پێیان عیبە هەر پێی عیبە کەچی پێغەمبەری خواوانە بوو عەلەیهی سەڵات وەسەلام کاتێک کە فاتیمەی کچی شوو دەکاتن دەستی دەگرێ لەبەر دەرگا تەسلیمی عەلی کوڕی ئەبوو تاڵیبی دەکا دەڵێ تا ئێستا لە ژێر چاودێری مندا بوو من پەروەردەم کردیە ئەمانەتی من بوو ئێستا ئەمانەتی تووە پیرۆزبایی لە هەردووچیان دەکە و ماچیان دەکا باش ئەگەرەوە عیبۆن کردنەوە مجتەمەعیدا هەیە مەسەن پێ عیبە المۆڵ بن وانەمە بەس ژن حڕیەتە خوبن خوب مشکلە نیە پرسگرێک نینە نەگون هەیە بەڵێ چۆن هەمە بەسم ئەوەیە ئێستا دێن کچەکەی بگوازنەوە بەڵێ پیاوەکە بچە باوکەکە براکە هەمووی لە ماڵی دەچن حەز ناکرد لە ماڵی من بۆ ئەوەی حڕیەتەکەیان تێک نەچی ژن دێ و نازانم چ ئەگەمە بەسییان بەس ئەوە بێ حڕیەتیان تێک نەچی ئەو بابەتەی باز دەکەین بەڵام هەندێک ڕادەوەستین دەچینە بابەتێک و دوای دەگەڕێنەوە مەبەستم وە بزانام تێگەیشتیان ئەفەرێمە زەردەش هەردیسانەوە لەسەر باسی مناڵەکەین بەڵام ئەمەیان مناڵی تێدا بابەتەکەی زەردەش بەڵام بە شێوازێکی ترە کە لە یەکێک لە کەمپەکان کەسێک کاری سەرتاشیەکات وە لە مانگی ڕەمەزانی پرۆز ڕۆشتۆتە ئەو کەمپە وەسەری ئەو منداڵانەی لە ناو کەمپەکان سەریان چاک دەکات بەس زانیاری زیاتر بینەوەنەدەنەبێت ئینشاءڵڵا هەر هەمویان بە یەک مۆدێلە بە چاکرێت زەردەشت شەوت باش شەڤۆش سۆڤان شەڤۆش ژوان دەستپێکێ دخوازم ببژم دمەها ڕەمەزانێدا دەستێن ئالیکاریان و خێرخوازان زێدە دبن هەژمارێک بەربەر وەکو بردیار دەبێت تایبەت بەربەرên هەولێرە پایتەخت بڕیاردانە ku di demekî di rengî şevê de berê xwe bidine va kampa kuna ezlê kampa herşem ya awareyên Iraqî ku bê beramber serê zarokên sîwî yên bê bav û dê çê bikin dixwazim yekser derbasî cem mîvanê xwe bin helbet beriya niha jî ku me ew li cihê wî wergirtiye kak Mihemed eger derfet hebe rastixûne me yanî ev di meha Remezanê da yanî ون دخوازن چه آرمانجێکی بهتر بگینن چه هدفێکی بگینن بۆ ئەف زارۆکێت بێدە و باف پێشتی بە خێراتتان دەکەم ئێمە هەدفمان لەوەیە مانجی ڕەمەزانە ئەوانە هەیەتی من بێداک و بابن حەزەکەین وەکو خێرخوازانی تر کە هەرکەسە لە بواری خۆی خێر دەکا و چاکە دەکە لەو مانگەی کە ئەجر و پاداشتی زیاتر لە لای خوای گەورە ئێمەش وەکو بەش بە حاڵ و ئیش و کاری خۆمان حەزمان کرد هاوکاری ئەو بێ سەرپەرشتیانە بکەین بۆ ئەوەی خوای گەورە خێرەکەمان لەو مانگە زیاتر و بە زیاتر لێ وەربگری و خۆبەخشانە هاتینە و هیواداریشم خوای گەورە لێمان قبولکە و لە هەموو لایەکمان خێر و چاکە و پاداش قبولکە ئینشاءالله چەند بربەرن چەند حەلاقن والله تقریبا 5 حەلاقین ئێستا هاتووینە خۆبەخشانە ئەو منداڵانە سەریان چا دەکەن کە بێدایک و باوکن و بۆ ئەوەی خوای گەورە بە خێر لێمان وەربگری ئینشاءالله بەری دەمێکێژی مە ڕاست و خۆ داخل کردی یعنی دیارە دکانێت وەژی هەنە جێت وەی حەلاقی هەنە نها دکانێت وە قەپاتن ئێستا دوکانی خۆمان قەپات کرد بەهۆی ئەوەی
کە حەزمان کرد هەموو شتێک هەر پارە نییە هەر لە بۆ پارە ئیش بکەین حەزمان کرد بین وەکو خۆبەخش وەکو ئەوەی کە ئەو منداڵە بێناز و بێدایک و بابانە بین شتێک بکەین کە دڵخۆشیان کەین لەو مانگەی و ئامادەشین زیاتریش خۆبەخشانە ئیش بکەین ئینشاءالله سەر سەرێ من سەر چاوان جوان سووان الفيدري بري نيفدا مجمرك زياتر يوم بهتري 30 زاروكي هبو لاف زاروكن كل فيركي ديارجي ج باريزغين جدا عراقنا بدلكي خوش كيف خوشن كو اف بربرين كرد ببرامبر وكو دستكي خير خوازي بورنوان شد كنت وما ها رمضان ده وای دست خوش افکار ما زردش همه تو پای که راست خوش کم پرشند گرم دابی خود خیروان آجی بنویسد خیره که گله که ماسنه دی بود جشن نشی جام بنده خشکوک در جان دوی که ما واسه او پرسیارش جوابیات و حزکم پرسیارک بکین سبارت بوی که اگر علمی کت هی زانی نکت هی چون خلق فیر بکی چند خیر است لسرش پرسیارکیم بس با استجابی و پرسیاری پیش او تمام مصطفی ما بس کم تگیش بو یعنی اول پرسیاری بەس بۆ بینەران بەڕێز دووبارەکەەوە ناوبڕەکە ڕە بەرنمەکە ئێمە بینیەوەبی ئیسفادە لە پرسیارەکەی بکە ئەجە ببادینی لە بینەران بڵێمیان بەسووران کەمە بەستە من نۆف کۆمەڵگەهەمە دەغوسەیە عادەتەن وەختێ تێنە خۆزگینیت نا وەختێک کچێ ڤەت گوهێزن زیاتر بابێک کچێ برۆیت کچێنە دەبێژن ئەمش بەر دە حڕیەتە ژناتێک نەچ زیاتر وەختێ تێن ڤەگوێزن ئەم دەش ماڵ چین ئێمە بەستە لەوێری کۆل سەر بابی سەر کوڕا فەرزە دەبێت ماڵ بن یانژێ ئەگەر بچن سەروانە گونەحنەوەی تەحسیل کردن بەدڵنیاییەوە نیەتی ئینسانەکان لە کاتی کردار و گفتاریان دەگۆڕێ سەبارەت بۆی ئایا تاوانبار دەبنیان تاوانبار نابن وەکو جەنابەت ئاماژەت پێ کرد باوکێشی بەڕێسەیە ئەوەندەی لە ئیشەکە زانیوە کە نابێ بچێتە ناو پرۆسەی هاوسەرگیریەکەەوە لە کاتی ئاهەنگەکەدا لەبەرەوەی ئەوانە ئازادیان پێشێل دەکرێتون و ئەوان حەزیان لێە ئازادی خۆیان وەرگرن جا ئافرەت کۆمەڵێک ئافرەتی لێە کۆمەڵێک ینی لاوانێت جلوبەرگی تایبەتیان لە خۆیان لەبەردابی لە کاتی گواستنەوەی ئەو کچەیە بەگەر بەو نیەتەبی کێشەیەک نییە بەڵام وەکو عرفێک وەری بگرێ بڵێ نابێ پیاو بچێتە ناو پرۆسەیە یاخود نابێ پیاو لە کاتی گواستنەوەی کچەکەیدا ئامادە بێ نابی دەستخۆشی لە زاوا بکە نابی زاوا ببینی بەڕاستی ئەو کاتی کێشەکەکە ڕوودەداتن بەڵام ئەگەر هەر وەکو خۆی طبیعەتی خۆی شتێکی بابی شتێکی ئاساییە بەڵام ئیسلام ئەومان فێر ناکە کۆمەڵ ینی دابوونەریت فەرق و جیاوازی زۆرە لەگەڵ دین یعنی ئەگەر باوکێکی بەڕێز وەکو دابوونەریت شتێکی وای کرد ئەوە شتێکی لۆ خۆی شتێکی خراپی کردووە بەڵام ئەگەر وەکو ئەوەی کە ئیقتیدا بە پێغەمبەر بکە عەلەیهی سڵاو وسەلام بڵێ لەبەرەوەی پێغەمبەری خوا وای کردیە تەعامل لەگەڵ کچەکەی وا منیش وا دەکەم خوای گەورە ئەجر و پاداشی داتەوە خێرێکی زۆر گەورەیە ئینجا لەوە زیاتریش کچەکە هەست بە گرنگی دەکا هەتا پیاوەکەی هەست بۆ دەکە کە ئەو کچە لە ماڵەوە ڕێزی لێ گیراوە باوکەکە گرنگی پێدەدا باوکەکە خۆشی دەوێ چەند فەرق و جیاوازی هەیە کاتێک کە کوڕەکە دێ کچەکە لە ماڵەوە بباتن باوکی لە ماڵ نەبی برا لە ماڵ نەبی ئەی چەند فەرق و جیاوازی هەیە کاتێک کە کوڕەکە بێتە بەردەرگای باوکەکە پێشوازی لێ بکە ئەو قسەی کە تازە وتم پێغەمبەری خوا بەرامبەر بە ئیمام پێشەوە من عەلی کوڕی ئەبوو تاڵیب کردی هەمان ئەو قسە دووبارە کاتەوە بڵێ کاکە گیان ئەو کچە ئەمانەتی منە ئەخر عەلی خانی شتێکی زۆر جوان دەژێرتەوە چەندە لە بابەتەکە دەچمە دەرێ عەلی خانی لە کاتی پرۆسەی ژمارەکردنێک بووم دەڵێ کاتێک کە مارەمان کرد عادەتەن وایە من خۆشم وا دەڵێم بەڕاستی یەکەم قسە دەڵێمە زاوای هەستە دەستی خەزورت ماچکە هەر وەکو دەبی مەمنونیش بی ماچت کردیا ناشتا یا مای خدای کەریمە گوتی بابەکە گوتی ڕاوستە ڕاوستی گوتی ئەمن دەستت ماز دەکەم ئەمن دەستی تو ماز دەکەم گوتی دەستت ماز دەکەم شەرمەزار و ڕوسپی مەکە کچێکم هەیە لە ماڵەوە گەوهرەیەکم پەروەردە کردووە ئێستا پێشکەشی توی دەکەم ڕێزی ئەو گەوهرە بگرە کە پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سڵاو وسەلام ئافرەت وەکو شوشە وایە لە تەعاملکردن یعنی شوشە دەبێ دائیم ئاگات لێبی بەردێک نییە بەر بتەوە نەشچێ پارچە پارچە نەبێ شکا چانابتەوە فەرمووی ڕاوەستە یەک دەقە ئەمن دەستی تو ماز دەکەم ئەلێرە بە پیاوانە هاتیە مەیدان لەو سەری شەرمەزارم نەکەی ئەو ئافرەتە کاتێک کە دەبینی باوکەکە لە ماڵەوە ڕاوەستایە و دەستخۆشی لێ دەکە و پیرۆزبای لێ دەکە و سەری هەردووچیان ماز دەکە و دوعایەکی خەیریان بۆ دەکە و کچەکەی بەڕێ دەکا حتمما لە دڵی خۆیدا شتێکی گەورەی بۆ دروست دەبێ هەست دەکە ئەو ئافرەتە لە ماڵەوە ڕێز دەگیراو بۆ دەبێ لای منیش ڕێز لێگیراو بێ سەیری کە ئەو شتا چەند جوانە ئێمە لە ئیسلامدا بەداخەوە دەڵێن بەس لایەنی عیبادەتمان وەرگرتووە کە
کە ئێستا ڕەمەزانە و نوێژە و تەراویح و فلان و سەدەقە بەڵام لایەنی ئەخلاقیاتەکەمان کەمتر وەرگرتووە بەڕاستی وەکو دین. مامۆستا هەر با کەمێکیش باسی فێرکردنی علم و زانست و هەر مهنەیەکە کەسێکێتی فێری کەسێکی تری ئەکات حەزمان کرد باسی لێو بکەین با بیبەستینەوە بە دایک و باوکیش. دایک و باوکێک هەیە علمێکیان هەیە مهنەیەکیان هەیە هوەرێکیان هەیە جیاوازی ئەکات فێری دانەیەکیان یەکات فێری دانەیەکی تری ناکات یان هەر فێری هیچ کامیانی ناکات تا خواردن حاضرکردنی هەتا خواردن حاضر لە ماڵی چ فێر بووێت و ینی لە دایک لە دایک وەکو هەر هەموو کچێکی تر کابانی و حسین یەک مشکلێ هەیە دەزانیت دۆڵمەسیار لە پێشکەشکارەکە دۆڵمە سەر و پێی دەزانی لە دایکت فێر بووی ئەی بۆ نەماوەستا کاکشوارەوە داوەتە قەرزار بووە لە مێژە مامۆستا مامۆستا ڕێک هاتە ناو مۆزوعی داوەت لە کارۆ کێشەی داوەتمان هەیە منوژبان ئەمیش زانیم داوەتی کاکشوانی لۆیە باسم کرد گوتم هەر بابتە دوو داوەت سیرکە ئەو کەسەی کە ئەو برای بەڕێزە بەر لە بمەناو ستودیۆی کە راپۆرتێکی زۆر جوانتان هەبوو لەسەر ئەوەی کە خەڵکی فێر دەکا سیرکە ئیسلام چۆن هانمان دەدا بۆ ئەوی کە ئێمە کاتێک پیشەیەک دەزانین وەزیفەیەک دەزانین خەڵکی تر لێمان بەهرەمەند بێ لێمان سودمەند بێ یەکێک لەو کەسانەی کە لە ڕۆژی قیامەت خوای پەروەردیگار عقوبەی دەدا ئەو کەسەیە کە مهنەیەک فێر بووە خەڵک فێر ناکە پێغمبەری خوا دەفەرمی عەلەیهی سڵاتو وسەلام من سئل عن علم فكتمه ألجم يوم القيامة بلجام من نار هەر کەسێک هەوڵ بدە وەزیفەیەک فێر بی وەزیفەیەک قەتیسی کە لە خۆی خەڵکی فێر نەکا خوای پەروەردیگار لە ڕۆژی قیامەت زنجیرێکی لە ملی دەکا سزا و عقوبەی دەدا کەواتە ئێمە هەمومان پێویستە ئێستا بەڕێستان کە کەسێکی ئەکادیمین هاتوونەتە بەرنامەیە کەناڵێک کە پرۆفیشناڵن لە ئیشی خۆتاندا زۆر پێویستە هەر لەم کەناڵە خەڵکی تریش فێر بکەیت فێری پێشکەشکاری بکەیت چۆن سەرکەوتوو دەبی لە پێشکەشکردن خاڵە لاوازەکانی کەسی پێشکەشکار چییە تۆ دەبێت کەسی تریش فێر بکەیت کەسی تۆ لەسەر دەستی تو فێر بێ بۆ ئەتوو قوتابخانەیەک نەبی بۆ تێگەاندنی خەڵکی تر بۆ پێگەاندنی خەڵکی تر بۆچی ینی خۆت ئەو پرسیارە لە خۆت بکە بۆ من خەڵک فێر نەکەم من لەکوێ فێرم بۆ ئیسیفادێک لەو کەسانە نەکەم بۆیە ئەو کەسانەی ئێستا و برا بەڕێزەی گوتی من بەڕاستی خەڵک فێر دەکەم حەلاقیە ئیشی وەستای دیوارە ڕاگەیاندنە مامۆستای ئاینی هەر کەسێکی ترە لەکوێ فێر بووی وەرە خەڵکی تریش فێرکە باکەمەڵ خەڵکێک ئیسیفاد لێ بکە بۆ دەبێتە سەدەقە جاریە تا ڕۆژی قیامەت تو ئیسیفادە لەو پیشەی ئەو کەسە دەکەی کە فێرت کردووە بۆیە گرینگە ینی ئەو برا بەڕێزانە زۆر دەستخۆشیان لێ دەکەم بەڕاستی ئەرکێکی ئاینی مرۆڤایەتیە کە جێبەجێ دەکە جاگەر دایک و باوکێک مهنەیەکیان هەبێ و فێری منداڵەکان کە هەر ئەو ئەجراگا پێیان بە دڵنیاییەوە دایکێک لە ماڵەوە ماهیرە ینی هوەرمەندە لە ئیشەکەی خۆیدا یعنی دەزانێت چۆنیەتی خواردن چۆنیەتی پێشوازیکردن لە میێوان جاوای خەیاتە ئەچنێت بەڵێ ینی دایک لە سەری واجبە کچەکەی خۆی فێرکە چۆن تەعامل لەگەڵ پیاوەکەی دەکە لە کاتی پرۆسەیا و سەرگیریدا لە کاتی کە دەستە ناو ماڵی خۆی لەبەرەوەی ئەو تەجروبەیەکی جوانی هەیە لە ژیانی خۆی پێویستە فێری بکە باوکەکە بە هەمان شێواز کوڕەکەی خۆی لەگەڵ خۆی باتە سەرکارەکە خەڵکی پێ بناسێنێ زەرەر و قازانجەکانمان چییە چۆن دەتوانین خەڵکی بۆ خۆمان ڕاکێشێن چۆن دەتوانین سەرنجی کڕیار بۆ خۆمان ڕاکێشێن ئەوان هەمووی واجبە سەرشار دایک و باوک بەرامبەر منداڵەکانی ئەنجامی بدات مامۆستا جاری وە هەیە مەسەن لە ناو کۆمەڵگەی کوردی و بەتایبەت یعنی هەتا هەولێرێژ دەرێ کاکە ئاساییە کۆڕ هەتا بۆ نمونە دەی شەو لە دەرێ یازدەی شەو لە دەرەیە بەڵام ئەوە فەرزە لەسەر کەس لە دەبێت لە ژوورێ بی لەو فەرق و جیاوازیە بە گونا حساب دەکە یانیش ئەوە فەرزە لەسەر دایک و باب دەبی زیاتر کەس بپارێزن لەوەی مەسەن لە دەرەیە نابی بەونەوە بەتەنی لە دەرێ بیان هەتا لە سەفەرکردنیش کوڕ بووی هەیە سەفەر بکە بەڵام کەس بووی نییە باڵێ گومان لەو دانیە کە لە ڕووی چوونە دەرەوەی کچ و کوڕ فەرق و جیاوازی هەیە گومان لەوە دانیە بۆ نمونە لە ئێستادا ئافرەتێک ناتوانێت بەتەنیا بچێتە بازار ڕەنگە تووشی گرفت بێ لەبەر ئەوەی لە ناو کۆمەلگایەکە لەناو کۆمەلگاماندا تا ئێستا ئەو گرفتە هەیە ڕەنگە تووشی گرفتێک بێ ڕەنگە نەتوانێت تا سات دوازدەی شەو وەکو گەنجێک ئاسایی لە شوێنەکان بمێتەوە ئەکا هەریز نەکەن خەڵکێک بەلای دادەی هۆڕنەی بۆ لێ دەدا ئیسعاجی دەکە بێزاری دەکە تعلیقی لێ دەداتن ئەوە شتێک نییە ئێمە ینی نکۆڵی لێ بکەین بە چاوی خۆمان دەبینین یعنی لە ڕۆژانە ئەومان بە چاوی خۆ دەبینین ئەجینا لە ماڵەوە شتێکی ئاساییە کچەکە لەگەڵ پیاوی خۆی لەگەڵ برای دەچێتە دەرەوە دەچێتە
شوێنێک مۆتەیەک دەخوا دەچێتە دەرێ شەربەتێک دەخۆ شتێکی زۆر ئاسایی و شەرعی و هیچ گرفتی یعنی لەو مووقفانە فەرق و جیاوازی زەوابیتی شەرعی بەڵێ بە زەوابیت شەرعی دەچێتە دەرەوە گرفتێک نییە ینی چ کێشەیەکە دایکێک لە ماڵەوە سیارەی خوتایبەتی خۆیە کچەکانی دەباتە دەرەوە چۆن کوڕەکە بۆ خۆی دەچێتە شوێن و جێگایە کە تام و چێژ لە دانیشتەکەی دەبین لەگەڵ برادەرەکانی کچەکەش بە هەمان شێوە دەچێتە شوێنێک دەچێت شەربەتێک دەخوا مۆتایەک دەخوا پیاسەیەک دەکە هیچ گرفتێکی تیانی ئەی سەفەری دەرەوە مەسەنە بوون بوونە سەفەرم قوتابینە پێکەوە یان سوزانم ماستەر خوێندنەکە و لەگە برادەرەکانی دەستە دەرەوە دەخین دوورە ماڵ بوو کت ڕەنگە بڵێ وڵا نابێ بەڵام بوو کوڕ ئاساییە با دەرەوە بخین باڵێ ئێمە فەرمودەیەکمان هەیە کە پێغەمبەری خوا دەفەرمی عەلەیهی سڵات وسەلام ڕێگە پێدراو نییە ئافرەت بە تەنیا سەفەر بکە بەشێک لە زانایان هەمویان نە بەشێک لە زانایان لە شەرحی ئەو فەرمودەیە دەڵێن ئیلا ئەو کاتە نەبێ کە ڕێگایەکە 100% ئەمین بێ کە ئەو ئافرەت و تووشی هیچ گرفتێک نابێ بۆ نمونە ئافرەتێکمان هەیە مامۆستایە ماڵی لە هەولێرە لە شەقلاوە لەیەک لە گوندەکانی شەقلاوە مامۆستایە ڕێگایەکە هیچ کێشەیەکی نییە ئاسایی ئەو ئافرەتە بە تەنیا دەچی دەرز دەرێتەوە و فەرق و جیاوازی نیە چ فەرق و جیاوازێکی لەگەڵ ئەوی بچی لە ئامێدی دەرز بڵێتەوە مادەم ڕێگایەکە 100% ئەمینەکە گرفتێکی نییە دیارە ئامێدیت خۆش دەوێت لێ باسی ئامێدی شوێنێکی زۆر خۆشە بەدنیایەوە یەک تۆز لە باسی دایک و باوک با بێنە دەرەوە ننک و باپیریش هەر دایک و باوکی ئێمن هەندێک جار ننک و باپیرەکان زۆر فەرق و جیاوازیەکەن لە بینی کچەزا و لە بینی کوڕەزا ئەوان گوناحیان نەگات ئەو خۆشەویستیە ناهێڵن ئیتر باسی ئەوەش کەمێ با بکەین زۆر جاران لە ماڵەوە ئەو حاڵەتەمان بینیوە مەسەلەن بۆ نمونە کۆمەڵێک نەوەی هەیە کۆمەڵێک کچ و کوڕشووی کردووە دایکەکە حەز دەکە کچە دەوڵەمەندەکەی بێتەوە بەڵام حەزی لێ نییە فەقیرەکە بێتەوە حەزی لێیە هەموو شتێک بۆ زاوای دابنێ بەڵام بۆ کوڕەکەی خۆی وا ناکە دەرگاکەی واڵایە بۆ فێ مەفتوحە بۆ کچەکانی بەڵام بۆ کوڕەکانی پێچەوانەکەی بۆ کوڕەکانی وایە بەڵام بۆ کچەکانی وانێت ئەوە هەمووی دەچێتە چوارچێوەی نادات پەروەری گونا و تاوان و سەرپێچیکردنی ئەمر و فەرمانەکانی خوای پەروەردگارە بەڵێ ننکەکان زۆر کوڕەزایان خۆشە نەوێت کوڕی کوڕەکان نەک بەڕاستی گرفتە ئەوە ئەو تێگەیشتە دەبێ ڕاست بکرێتەوە من تاوانم چییە کە دایکم بۆ نمونە برایکی لە من خۆشتە دەوێت بۆش ڕێز و خۆشەویستی لە من نەگرێت بۆ حەتف و عنانی بۆ من نەبێ بەڕاستی ئەوە تاوانە دایکان و باوکان لە ڕەمەزاندا پێویستە معلومات و زانیاری کامل کۆ بکەنەوە کە گرنگی زیاتر بە ئاینی پیرۆزی ئیسلام دەدرێت بە زانیاری دینەکان دەدرێت پێویستە خۆی پڕ بکە چۆن هەوڵ دەدا عیبادەت کۆ بکاتەوە ئەوها دەبێ هەوڵ بدا ڕەمەزان بکاتە دەرفەتێکی وێزگەیەکی زۆر باش بۆ کۆکردنەوەی معلومات و زانیاری تا دوای ڕەمەزان لە ڕنگ و ڕووسار و ئەخلاق و ڕۆشتی ڕنگ بدەی خودش ڕازی بتمام مستحسن طبعا بابەت گەلێکی گرنگە حتی سبۆژی ئەم بەحث بکەین و حتی ساڵێکە دیش تەمانەوە بدیف إن الرنمان پیغمبر صلی الله علیه و سلم دیف آیت قرآن پیروز و آخفنه دوی شرین جام جت نمی بس وقتی ما بچکین هنتی کرده وقتی ما تمام بی اش بدات پرور بی لگل خوی ما دیوانه کی تریش معنا بویا ابي کاتکی ما وصهر اوانی زور سپاس تکین خدای خرابن بیسن زور سپاس دوباره خوشحال روزی میشه تقابل زور سپاس بەڵێ بەردەوامی لە بەرنامەی پاشیف و سەرێکیش با لە کوردانی دەرەوەی وڵات بدەین بە تایبەتی ئەوانەی کە ئێستا ئێمە لێرەین هەموو جۆرە خواردە کوردەواریەکان ئەخۆین ئەی ئەوانەی کە لە تاراوگەن بەهۆی زیادبوونی ژمارەی کوردان لە تاراوگە خواست و پێویستی بۆ بەرهەمە کوردەواری و خۆماڵەکانش زیادی کردووە دوکاندارێک لە ئەڵمانیا هەستاوە بەوەی کە بەرهەمە خۆماڵی کوردەواریەکان ئەفرۆشێت و دەیەوێت کارەکەش زیاتر فراوان بکاتەوە و ئێستا زۆرینەی بەرهەمەکانی کوردستان لە دوکانەکان دەست دەکەوێت بۆ هیوای قەزوانی لێ هەبێت کوردی قەزوانە بابزانین هەیە بەرێ ji bo bidestxistina her berhemekî xۆmaliyê Kurdistanê diva bû ji welat birên taybet anî ba dervey welatê. Li Almanya û li bajarê Gelsenkirchen welatiyekî xelkê dihokê. Piraniya berhemên Kurdistanê yên xۆmalî û Kurdî li gor pêwîstiya revenda Kurdistanî ya vê herêmê tîne û li dukana xwe difroşe.
ڕاستی مەفەردیت ئەم بۆن تشتە نزیکی خەڵکێمە کوردستانê بکەین چکۆ ڕەواندا کوردی gelek olvêrê hey مەلفەردیت داخوازی gelek servan tişta hebûn me vê em nîzîkê wan bikin û em henî ku cara bên dit berdewam bîn bû van tişta me niyete jî îşallah proje xwe berfirehtir lê bikin biya dikanema axlabiye tiştê Xomaliyayê Kurdistan e hemî نوعية بهارات بقرا نوعية شرازة بقرا نوعية طحين هكا كردي ما قالك نوف دنجا قالت شدي ما يتهيني كردي أغلبت يد ما يد خمالينات كورجد ما يد كردستاننا پروژین به وی آوایی وکه دەستپێک بچووکن لێ دەبێت و پاشە ڕۆژێدا دەرباسی بازارên ڕۆژهەڵاتیان یەن ئەوروپای بکەن بەڕاستی زی خۆشحاڵیە کە ئێستا کە دەبینین لە وڵاتیشی وەکو ئەوروپا و لە ئەڵمانیا بەرهەمە قۆماڵیەکان دێتە بەردەستت هەڵبەتە بارگرانەیەکی زۆریش لەسەر ئێمە لاورد و کاتی خۆیمە دەچینەوە دەبا لەگەڵ خۆمانینەوە بەڵام ئێستا شتەکان کاڵاکان هەموو لە بەدەستە تا ئەگەر بێت و مەسەرەن ئەو کۆمپانیا بچووکانە و بێتە کۆمپانیا گەورەتر و شتەکانیش وەکو وڵاتانی عەرەبیە وەکو وڵاتانی تورکی ئێستا لە مارکێتە ئەڵمانیەکان شەوە دەفرۆشن دەتوانن لەوێن دەریش تێدا بەشدار بن لەوەی خەڵکەکە بەعام بەگشتی هەمووی سوودمەند بیتن لەو کاڵایانێکە هەیە بەرهەمێن کوردستانی یەن سروشتینە و تو دەرمانên کیمیایی ji bo parastina wan bo dirêjkirina demê tevlî nabin. Ji van corên xwarinan re dibêjin bio. Bêtir ji 23 ji welatiyên Almanya wan corên xwarinên siruştî bi kar tînin û dixwin. Her çend ku nerxê wan giran be jî. Ka Mihemed Emîn Kurdistan 24 Gelsenkirchen Almanya. هي أنا ظنم برتشافت منكاتن كنت ديتن أنا تشكيل دياس مديارنا كزوان هبين أنا منيش دنبيني لما ديارنا والظلام بوجد بشتي برنامج برساري شكين بس ما دام يعني كاب أو خوارد خمالي كان برهم كردي كان يعني ببيجمان بس بوشتانا بن كلبين يعني بله جاء برنامج باشيف سوچو پنا نامه كسريتينا كايد هلا بابتي هنري وآخر هم قلاتكا قلاتك زين قلاتك يعني چه زاوية سوچ قوش بني ام جار زور باش بيني بعد اخرها تو قلت تام قصه كم كد ليه جا بويا بابتك تيش معناه بابتك هنريه اما هم مباركان ليات ناكين وباب باسي رسول ببشش بكين كهنرمند و خوان پداويستي تايبتيشا كخلقي شاري رانیه خوشویسته امرو برهمێکی نوێی بە ناوی پاڕانەوە بە بۆنی مانگی ڕەمەزانەوە بڵاو کردوتەوە تێکست و ئاوازی بەرهەمەکە لەلایەن هونەرمەند خۆی ئامادەکراوە و ئێمەش پێکەوە چۆنەڵێ بە کوردی کوڵان و برژان هەمووی عید بەخۆی ئێمەش لێرەوە بۆ ئێوەی پەخشەکەی دایانە تۆ ئەپارێمەوە کە بۆ بارگات ئەگەڕێمەوە من گونەهبار و تۆش لێم ببوورە چونکە ڕۆژێک کار بۆ لا دێمەوە من گونەهبار و تۆش لێم ببوورە چونکە ڕۆژێک کار بۆ لا دێمەوە بس وانا سيبه ومباسته دايالتو أباري موا كبو بارقات أقاري موا نكارو تجدم بورا سنكرو ريكار بولا
باقی کۆنە دڵ هێندە بەتینە تەقاوەتێ مەرتۆی نەمژینە وی دەست خۆش بوو هونەرمەند ڕەسوول بێبەش بوو فی بەرهەمێ تایبەت تایبەتیژ هەی بە ڕەمەزان و پیرۆزەکە و حەجێکردنە هونەریانژی هەر تشتێکی مرۆڤ حەجە بکات تایبەتیژی خودی پێتڤێن تایبەت نابەتە ڕێگر کە تو حەشوی تشتی بکی ژێ دیرکەوی بەردەوامیدان سەرویکاری زێدەتر دیار کرد و حەجێکردنەتە بوو ژیانە گەلێک زێدەترە بەڵێ جاوە کەمێک لەمە بەر باسمان کرد ئێمە شت نامێنە باسی نەکەی خۆش من چ بوو بە بادنی دەی قڵەنج قڵەنج وا بوو ئەیچی بوو قڵەنج قولاچک نزیک بوو نزیک بوو جەماعەت خۆتان گوێتانێت زۆر نزیک بوو هەر لە هەمان پیتەکان پێکە هات فێرە بم قەڵەمەکەن جا قولاچک نامێنێ بە بۆی قولاچکە تەندروستیە بەڵێ باچینە قولاچکە تەندروستی و بە تایبەتی لە ڕووی جوانکاریەوە تەندروستی گرنگە بەڵام ئێستا جوانکاری زۆر گرنگی پێدرێت لە ڕوخسار بە تایبەتی و ئێستا ددانەکانیش بۆتە بەشێک لەو گرنگی پێدانێت جوانکاریت حەلالکەین بۆیکە جوانکاریەکە چۆن کامل و تەمام بۆتان بخەینە بەرچاو نەڵێن هەر باسی پێستمان کردووە یان باسی جوانکاری قژمان کردووە با باسی ددانەکانیش بکەین وە سەبارەت بەم بابەتە بێگومان باشترین کەس ئەوەیەکە پسپۆر بێت لەو بوارە کە لەگەڵمان دەبێت و ئەمشەو پرسیارەکانی ئاڕاستاکەین ئەویش دکتۆر سەربەر قاسم پسپۆری جوانکاری پوک و ددان یاخوا بەخێر هاتی دکتۆر گەلە بخێراتی و ڕەمەزانە پیرۆز خودی ڕۆژێ نوێش قبیل کردن ئینشەڵڵا ڕەمەزانی ئێوە و ڕەمەزانی کوردستانیش پیرۆز ئینشاڵڵا زۆر سپاس دەکەین دکتۆر هەر بە ئەو ستایلە جلوبەرگەی کە هاتووی دیارە زۆر کارەکەتت بەلاوە خۆشەویستە بەڵێ هەردەم خۆشەویستی کاروە دەکا ینی تا ڕادەچیش بۆ بکەیت کە زیاتر سەرکەوتوت بی کارێکی جوان دکتۆر حاضری بەس هەمە مەواد و تشبێ بۆن ڕاست دەدەدانێت مە چی کرد هەر ئێستا حاضرە گرەشی جوانە زۆر سپاس دکتۆر بۆ پێیکە لە کارەکەی خۆت سەرکەوتووی و بواری جوانکاری ددان بوارێکی شەکە ئێستا زۆر هاتۆتە مەیدانەوە حەزەکەی بزانین ئەو جوانکارانێک کە بۆ ددانەکرێت کەم جا پۆلینیان بکەین چ جۆرێکن چەند جۆر جوانکاری بۆ ددانەکرێت بەڵێ سەرتا زۆر سپاس بۆم دەرفەتە وا دیارە هەمومان لە هەموو ڕۆژێک لە هەوڵی ئەوەداین کە بە جوانترین شێوە دەرکەوین چ لە ستایلی جلوبەرێکیان قژ یان هەر شێوەک بۆ ئەوی کەمترین ڕەخنامان ئاراستە بکرێت بێگومان بە پێی توێژینەوە نوێیەکان جوانکاری دان و یان جوانی خەندەکەت لە 16 ئەو کەسانێک یەکەم زار تووشت دەبن وەکو یەکەم لیقا تەرکیز دەخەنە سەر پێکەنین و ڕوخسارت واتە بە چ شێوەک دەیان بینی بە چ خەندەیەک پێشوازیان لێ دەکەی ئەوە دەبێتە مۆرەك لە هزری ئەو کەسە و بۆ ئەبد دەمێنێتەوە بۆ ئەوەی لەو حاڵتە زۆر سەرکەوتو بین و بەو شێوە لە هزری هەموو خەڵک و خۆشەویستان ببینەوە پێویستە بە جوانترین خەندە ڕوبەڕووی کەسەکانی دەورت بردویەوە وا دیار لە 16 ئەو نسبەتی زۆر زۆرە بۆیە جوانکاری ددان وەکو پێڵێن وەکو کلیلی فیس و ڕوخسارە بۆیە وا باشترەکەت و لە هەمویان زیاتر ئەوەیە کە تەندروستە جوانەکە نەک لە ڕووی میکەپیان ستایل بەڵکو و گرنجیدان بە بۆن و بە جوانی و شێوەی دەرکەوتنی دانەکان زۆر گرنگترە بە ئەوکو بەدەڵین جوانی ڕوخسارەکە لە جوانی پێکەینەکە و ددانەکانتە جۆرەکانی جوانکاری چی بۆ ددان کە ئەکرێت بەڵێ لە ڕۆژگاری ئەوڕۆ بە خۆشحاڵی لە کوردستان ڕۆژی تەندروستی زۆر باشتر و زیاتر لە جاران بەرەو پێش چووە بۆیە جوانکاری بە شێوەی زۆر بەربڵاو لە نێوان چارەخوازان و خەڵکی گشتی هەیە بە شێوەی گشتی هۆلی و سمایل کە ئەو چارێکی زۆر باوە ئێستا خەڵک ئەنجامی دەدا ئەیش بریتە زۆر ڕێگەی تایبەتی هەیە ئەگەر بینە سەرناوەکەی بریتە لەوەی کە چۆن بووە بکەیت کە ئەمەوەکو خەڵکی ڕۆژئاوە زیاتر لە کاتی پێکەنین دانەکانیان دەردەچی چۆن وا بکەین لە کاتی پێکەنین شێوەی جوان و ڕوخسارێکی جوانمان هەبی ئەوەش بدانانی توێکڵەکە یان توێژاڵێک لە سەرڕووی پێشەوەی دانەکەت بۆی بە شێوەی جوان خەندە بکەیت لۆ کەسی بەرامبرت هۆلی سمایل بەگشتی هەر محاولێک هەر هەوڵێک بۆ ئەوەی کە تو دانەکانت جوانتر بی ئەوە هۆلی سمایلەکە بۆ خۆی واتە لەوانەیە پاکردنەوەی دامبی لەوانەیە لێزەرکردنی دانەکان بی یان لەوانەیە چاندنەوەی ددانبی یانیش لەوانەیە ئەوەی کە توێژاڵ ئەوەی کە زۆر باوە لە ناو خەڵک توێژاڵێکیان یەک توێکڵ لەسەر ڕووپۆشی پێشەوەی دانەکە دابدرێت و بە شێوەی جوان دانەکە دەربکەوی کاتە زۆر زۆری هەیە هەر لەو چوارچێو نامینینەوە کە دانەکەمان کە ڤەرچەسدانین بەڵکو هەر جۆرە هەوڵێک بۆی کە جوانتر دەرکەوی ئەو هۆلی سمالێکە بۆ خۆی بەری ئەم بچینەیەت مۆزن ئەم هەر شێت کێم دەست پێ بکەین
شیشتنا ددانە بەڵێ دەف دکتوری دەف تایبەتمەندی چەند هەیڤاجارێکی بوو کەسێکی ئاسایی کو ددانێتویت ئاسایی بن بێ پرزگرێک بێ مشکلە بێ نەخۆشی بن هەر چەند هەیڤاجارێکی بچن وەکو دەزانن ئەو یاسایە گشتی هەیە کە خۆپارێزی هەردەم باشتر لە چارەسەری ئەمەش وا ڕێنمای چارەخوازان و هاونیشتیمانیان دەکەین کە 6 مانگ جارێک سەردانی پسپۆری تایبەت یان بنکە تەندروستیەکان کە بە خۆشحاڵی وەستە لە کوردستان لە هەموو شوێنێک بنکەی تەندروستی هەیە ئەگەر چارەش نەکەی دەتانی نۆرینگ وەکو نۆرین وەکو پشکنین ئەو کەسە پشکننی خۆی ئەنجام بدە ئەوەی کە دانەکانی ئەگەر کێشەشی هەبی لە ڕووی کلۆر یان لە ڕووی مەسەن ناخۆشی بۆنی دەم یان هەوکردنی دانەکە دەکرێت زووتر کۆنتترۆلی بکرێت واتە پێویستە 6 مانگ جارێک سەردانی نۆرینگەیەکی پزیشتی دام بکەیت چێک بکەیەوە بەڵام بزانی ئەو کێشەی هەتا ئەکید لەو حاڵ و 6 مانگەی کێشەکە زۆر گەورەنیە دەتانی زووتر کۆنتترۆلی بکەیت و دەتانی بە ڕێگە چارێکی ئاسانتر ددانەکەت چا بکەیت وەکو ئەوەی کە باز دەکرێت بۆیە زۆر جار هەڵەکی باوێ دەرێت 6 مانگ جارێک دانەکەت بشۆ لە لای دکتۆر نە بەسمان ئەوە نییە بەسمان ئەوێ 6 مانگ جارێک سەردانی بنکەی تەندروستی یان نۆڕینگەیەکی پزیشی دام بکەیت بەس شێواز و حاڵەتی دانەکەت کەسێکی پسپۆر بیبینی ئەگەر کێشەی گەورەتەبی دەکرێت زووتر کۆنتترۆلی بکەیت و لە هەمان کات ئەگەر پێویست بە شوشتنی لای دکتۆر بوو دەکرێت و کات کۆنتترۆلی بکەی زۆر ئاسانە واتە دکتۆر ئەگەر وا بێت هەر 6 مانگ جارێ ددان معڕەزە بۆ ئەوەی کە تێک بچێت کە دوو ئەسە بە پێی لێکۆڵینەوەکان ئەڵێ 2 ملیار خەڵک لە کلۆربوونی ددان دەناڵێنن ئەگەر ئێمە ئەو 6 مانگ جارە چۆنەڵێ چاودێری خۆمان بکەین تووشێ و کێشێ نابین بەڵێ وەکو دەزانن لەسەر ئەو پەتایی نەگریسی کۆڕۆنا کە خەڵک زۆرتر لە ماڵ بوو زیاتر مەشغوڵی خواردن و خواردەمەنی بوو ئەوە شوێی کرد بە شێوەی گشتی خەڵک تەبان کلۆربوون ڕێژێک کلۆربوون زیاتر بی ئەو گرنج پێدانە پێویستیە زیاتریش بکرێت چونکە ئێستا ئەگەر بگەڕێنەوە ساڵانی ڕابردوو چەند ساڵ پێش ئێستا بارگوزارانی خەڵک بەو شێوە باش نەبوو کە شیرنەمەنیەکانی و یان خواردنەکان ئەوەندە بە ئاسان چنگ بکەوێ بەڵام لە ڕۆژگاری ڕۆ ئەلحەمدە خۆشبەختانە کە هەتا ڕادەکی زۆر خەڵک ئەکسسی هەیە دەتوانی خواردن و یان شیرنی و بە تایبەت لە مانجی ڕەمەزان کە شیرنی بە ڕێژێکی بەرچاو زیاد بووە لە ناو سفرەی هەموو ماڵێک ئەوە شوە دەکە کە ئەگەری کلۆربوونی دانەکان بە ڕێژێکی بەرچاو زیاتر بی ئەوە شوا دەکە تەمان معادلەکەەوە دەڕۆ هاوچێشەکە کە کلۆربوونیش تەمان زیاتر دەبی خواردن و بەخوارم تایبەتیژت هەیڤ ڕەمەزانێدا دکتۆر گۆڕانکاریت گەلک زێدە سەرداتین باشە بوو کەسێکی کوڤێت ئەم یا گشتی بژین هۆلیوود سمالێ بخۆ چێکرد ددانێت خۆ جوانکاریەکی بۆ بکرد هین ئامۆژگاریت کرد هەیڤ ڕەمەزانێدا بکەت یان باش نینە بەڵێ وەکو ڕێگری هیچ ڕێگرێکی زانستی نییە لە هەر کات و تەمەنێک کە ئەو کەسە جوانکاری بکەیانە ئەوە پێویستێکی ڕۆژانەیە ئەوکو باسم کرد لە سەرەتای بەرنامەکە ئەوە خواستی هەموو کەسێکە هەموو ڕۆژێک کەواتە هیچ کاتێک ڕێگری نییە لە ڕەمەزان ئەگەر تو بتەوێ جوانکاری بکەیانە بەڵام ئەو دەگرێتەوە سەر ئەو بابەتەی کە پێش بەربانکردنەوە دەکرێت ئەو پرۆسەیە بکرێت ئەوەش مامۆستایانی بەڕێزی ئاینی ئەو حاڵتە دەزانن ئەمە وەکو ئەوەندەی کە بیستیتمان لە مامۆستایانی بەڕێز ئەوەیە کە زیاتر پێشی بەربانکردنەوە کارە پێویستیەکان دەکرێت وەکو ژان یان ئەگەر هاوکردن هەبی یان ئەو کەسە ژانی هەبی دەکرێت و کاتی پێش بەربانک ئەو شتانە بە ناچاری بکرێت بەڵام زۆر ئاساییە دەتوانین بەربانجیش دوای بەربانک چکەمە لە شەوەکەش دەتوانین ئەو لەو کەسی چارەی بکەین یان جوانکاری بکرێت زۆر ئاساییە با بینە سەر بابەتی جوانکاریەکان دانە بەدانەسە باسی لیزەرت کرد و باسی دانانی توێژاڵێک بەسەردان و وردە ورداچێنە پاکردنەوە ئەمانە هەمووی هەڵی سمایڵە جا بۆ ئەوەی کە خەڵک ئێستا زیاتر ڕوەکاتە ئەو بابەتە بابزانین بۆچ کەسانێک گونجاو هۆڵی سمایل بە تایبەتی باسیێواکەین کە توێژاڵێکی تەنێک لەسەر ددانەکاندا بێت ئێستا باویشە خەڵک ئەوەی ددانی باش بێ و ددانی باش نەبێ هەر حەزەکە بیکات تا چەنە ئەوە کێشە دروستەکە و زیانی هەیە بەڵێ ئەو چارە خوازانی کە دێنە ناو نۆڕینکانی ئێمە و یان نۆڕینگی هەر پزیشکش سپۆر لەبەرچەند هۆکارێک جوانکاری دەکەن ئەگەر ئەو چار خاڵە لەو کەسە هەبوو دەکرێت ئەو کەسە جوانکاری بک بۆ دانەکانی زۆر ئاساییە ئەگەر شێوەی دانەکەی بەدڵ نەبوو ئەگەر قەباری دانەکانی بەدڵ نەبوو ئەگەر ناڕێکی لە ڕیزبندی دانەکانی هەبوو یان ئەگەر ڕەنجی دانەکانی دوای ئەوەی چەند جار شوشتن لە لای پزیشکی پسپۆر یان بەکارێنانی لێزار یان مادەی سپیکەرەوە بە بەردەوام و نەیتوانی بگاتەوە ئامانجەی کە خۆی دەیەوێ واتەوتمان شێوە یان قەبارە یان ڕیزبندیەکە یان ئەوەی کە ڕەنجی دانەکانی بەدڵ نییە و پێگەی کۆمەڵایەتی ئەو کەسە یان پێگەی پیشەی ئەو کەسە ڕێبەوە نادا بەو شێوە دەربکەوێت پێویستی بەوێ بە شێوەی جوانتر دەرکەوێت ئەو بەو چارخاڵە ئەو کەسە لۆی هەیە لە هەری ڕەگەز و تەمەنێک بێ بەڵام وا باشترە لە تەمەنی لەسەر و 18 ساڵ بێ چونکە گەشەی مرۆڤ
لە پێش 8 ساڵی هەم گەشەی ڕوخسار و گەشەی دانەکان پێویستی بە زیاترە ئەمە کۆی دەزانین کە ددانەکانی مرۆڤ لە تەمەنی 6 ساڵیەوە کە دانی شیری هەیە دواتر دەگەرێتە قۆناغی هەمیشەیی هەتا تەمەنی 13 و 14 ساڵی و ددانە ژیریەکانیش بۆ تەمەنی سەر و 8 ساڵی دەبێت بۆیە هەتا ئەو پرۆسی گەشەکردنە تاوا دەبێت وا باشترە وەکو تەمەن لە سەروی 8 ساڵ بێت زۆر زاریش ئێمەوەکو ئەوە پێمان ناخۆشە کە و کەسانی گەنجن کە کلۆربوونێکی زۆر لە دانەکانیان هەیە ئەمە بە ناساری بەو کەسانە دەکەین کە تەمەنێکی زۆر کەمیان هەیە و جوانکاریشان بۆ دەکەین بۆیە دائیمان احتفاظ بۆی دەکەین کە کەسەکە ددانی خۆی بپارێزی ئەوەش پێم گوتی پێوەری تایبەتی خۆی هەیە ئەگەر تو مینای دانەکە بە شێوەیەک هەستیار بوو ناڕێک بوو نەخۆش بوو یان پووکەکە بە شێوەیەک ناڕێک بوو یان زیاتر لە چەند دانێکی بەدەستدا بوو بەهۆی ڕوودا بوو یان بەهۆی ئەوەی کە لە ڕابردوو گرنگجی پێنەدایە دەتانی ئەتوو هەم تەندروستی دانەکەی لەو بجێڕێ بۆی دانەکانی بۆ دروستکەی هەم توێژاڵێکی پتە و لەسەر مینای ددانەکە وەکو پارێزبەندی هەم وەکو جوانکاری بۆ کەسەکە بەکاربێن ژمان ببوورە با من پرسیارێکی در بکەم ڕەنگە تۆ پرسیارەوە بەڵام چون سلسلەی ئەمەوێت ڕێک لە کاتی ڕێک لە کاتی هۆڵیت سمایلەکان با زۆر تێنەپەڕین دکتۆر ئەو کەسێک کە ئەم چارخاڵە شمولی کرد و ئەوە هۆڵی سمایلەکەی کرد دوای ئەوە ئەبێت چۆن چاودێری هۆڵی سمایلەکەی بکات بەڵێ پارێزگاری لێ بکات بەڵێ هەروەکو چۆن بڕیارەکە زۆر گرنگکە کە جوانکاری دەکەی یان ناکەی شێوازی دانانی و شێوازی دروستکردنی لەو تاقیگە تایبەتە و شێواز دانانی ئەو توێژاڵە زۆر گرنگە زۆر هەڵی باو هەیە بەداخەوە لە زۆر زیان تووشی کێشە دەبی کە ئەو کەڤەرایان ئەو توێژاڵە تووشی بۆن دەبی یان خوێنبەربوون دەبی بۆیە دانانی توێژاڵەکە و گرنگی پێدان بەوەی کە بەس شێوەیەک پاک بکرێتەوە ئەوە زۆر زۆر گرنگە واتە هەر ئەوە گرنگ نییە کە تو توێژاڵێک ئەمڕۆ توێژاڵێکم لەسەر مینای دانەکەم دانا نەخێر ئەوەی زۆر گرنگە ئەوەی کە بۆ چەند ساڵ ئەو توێژاڵە بەردەوام بی ئەوەش بۆی دەبی ئەمە زۆر گرنگی بە تەندروستی پووکەکە بدەین واتە ئەو ددانە ئەو توێژاڵە بۆن نەکە خواردن لە کلێنی دانەکان نمینێتەوە ئەو زۆر زۆر گرنگە هەتا ئەوی لە مانجی ڕەمەزان خواردنەوەکان ئاساییە ئەوەش کە پزیشکانی پسپۆری تایبەت بە خواردن ئەو ڕێنمان بەڵام ئێمە وەکو پزیشکی گرنگی بۆی دەدەین کە پاشماوی ئەو خواردنە چ لەسەر ددانی سروشتی یان توێژاڵ یان کەڤەرەکان نمینێتەوە واتە مانەوەی خواردنەکە لە ناودەوی چارە خواست ئەوە کێشەی هەرە گەورەیە بۆ کەسەکە بۆیە پاکردنەوەی ئەو توێژاڵە وەکو ددانی ئاسایی زۆر زۆر گرنگە وەکو هەڵە باوە هەیە کە کەسێک هۆلی سمایل دەکا دەرێتەوە مادەم ئەم دانەکانم کەڤەر کرد مادەم توێژاڵم لەسەردانە ئیتر تەواو دانەکانم کێشەی نابی ئەوە تێگەیشتنەی زۆر هەڵەیە کۆت ئەو ددانی کە خوا بە گەوری خۆی سبحانه وتعالى کە دانەکەت بۆ چاک دەکا و دروست دەکا دانەکە تووشی شکان دەبی تووشی کلۆر دەبی بە هەمان شێوە ئەو توێژاڵەش ئەکید لە کاری خودایی گەورەتر و بەرزتر نییە بۆیە ئەویش پێویستی بە گرنگ پێدان و بە پاکڕاگرتنە دکتۆر ددان مەسەنە پێتوی جوانکاریە هەیە شیشتنێ پاخۆشکردنێ پووک پێویستی بەچی هەیە کە ئەسڵی ددان کە لەو پووکەی دێتە دەرێ یعنی ئەوەش تەزمیل و جوانکاری بوو دەکرێیان بەس چۆن بڵێن چارەسەر وشتی وایە بەڵێ حتا لە کاتی جوانکاری ددانیش زۆر زارەیە چارەخوازەکانمان توش کێشەک دەبین ئەویش ئەوەیە پووکی ئەو کەسەی چارەخوازی بە شێوەک ناڕێکە خودی پووکەکە پێویستی بە نەشتەری گەری جوانکاری هەیە پێش ئەوەی ددانەکە پێویستی بە بڕین یان بە چاکردن هەبی واتە کەسە کە دێ پێکەنینەکەی بە شێوەک لە کاتی پێکەنین پووکەکەی زۆر دەردەکەوی پێویستی ئەوێت و نەشتەرگەریشی جوانکاری لەو پووکەکەی بکەیت ئەو کەسە چارە بکەیت کە بەو شێوەی دەرنەکەوی ئیدی زۆر جارێ لەلایەن پزیشکانی پسپۆری پێست بە بەکارهێنانی بۆتۆکسیان بە شێوک لە شێوەکان ئەو پووکە دەشاردێتەوە بەڵام ئەوەی ڕاست ئەوەیە کات و سەردانی پزیشی دام بکەیت بزانی ئەگەر ئەو ددانت بە گۆشتی پووک زیاتر کەڤەر بووە دەکرێت نەشتەرگەری جوانکاری بۆ بکەیت دواتر بێسەر ئەوەی کە کەڤەری دانەکەی بکەیت جوانکاری لە دانەکەی بکەیت بە هەمان شێوەش پاکڕاگرتنی پووکەکە نهێنی سەرکەوتنی توێژاڵ و هۆلی سمایلەکەیە چونکە ئەمە باسیەوەی ناکەین کە ئەوڕۆ بە شێوەشی جوان دەرکەوی ئەدی بەیانی ئەیدوو بەیانی 6 مانجی تر چەند ساڵی تر کەواتە هۆڵی سمات تا چەندێک ئەمێنێتەوە هۆلی سمایل ئێمە باسیەوەی دەکەین کە لە لەشی مرۆڤ هیچ کات شتێک نییە بە ناوی گەرنتی بەڵکو لە لەشی مرۆڤ شتێکە بە ناوی ڕێژەی سەرکەوتن نسبەی نەزەح بۆ نمونە کەسەکە نەشتەرگەرێک ئەنجام دەدا نەشتەرگەری دڵبی یان نەشتەرگەری گورچیلەبی پزیشکی پسپۆرپەی دەرێ ڕێژەی سەرکەوتنی ئەو نەشتەرگەریە ئەو ڕێژەیە لەوانەیە لە 1990 بی
ئەوەش بەپی ئەو داتانەیە کەمە ئەو دەکەین خۆشببختانە هۆلی ئیسمایل شتێکی جیهانیە چارەسەرێکی جیهانی و ڕۆژانە لە سەدەها خەڵک و میلیۆنە خەڵک ئەنجام دەدرێت بۆیە ئەگەر پزیشکێکی پسپۆر خاوەن ئەزمون کە بە خۆشحاڵی لە کوردستان گەلێک زۆرە تاقیێکی ئەزموندار و هەم نەخۆشێکی ڕۆشنبیر ئەگەر ئەو سێ خاڵە لێکۆ بیتەوە ئەکیت هۆلی ئیسمایلەکە زیاتر لە حەدی خۆی ڕێژە سەرکەوتنی دەبێت واتە ئێمە نابی بەس ئەو بکەین کە نەخۆشەکە تەواو ئیدیکە جوانکاری کرد تەواو نەخێر ئەو جوانکاریە پێویستی بۆیە ئاگداری بی بە شێوەی پاک ڕایگری چکە دەزانن ئێمە وەکو میلەتی کورد زۆر حەزمان لە مەطبەخ و خواردن و شێوازی خواردنە ڕۆژانە خۆشببختانە سفرە و خوانەکانمان ڕازاوەیە و بەشەی خێزانی و کاتێکی خێزانیمان هەیە کە پێک و خڕ دەبینەوە ئەوە شوەی کردیەتوو کە ئەو ترکیزت کە لەسەر خواردن بی بۆیە دەمودانەکانیشمان زۆر ماندینە بۆیە دەبی مەسەن دەبینی ئەگەر کەسێک لە ڕۆژئاوە دەبینی لاوان داوامەکەی بە شێوەی زۆربی فریای ئەوە نەکەوی ئەوەندە بە ئیسراحەتدانیشی نانەچی بخوا بەڵام دەبینی لێرە بەرنامەی تایبەتی خێزانی هەیە کە لەسەر سفرەخوانەکان چەندەها خواردن هەیە ئەوە شووا دەکات و خواردن طبعاً زیاتر بینێتەوە لە کەلەیندانەکان بۆیە پێویستە ئەوەی کە دەڵێن ڕۆژانە 2030 ئەمە یەک یاسای دادنێن مەهێڵە دوای خواردنەکە بەنی و ساعات کە هیچ پاشماوی خواردنێک لە کەلەیندانەکان بمێتەوە بەم شێوەش هەم ددانەکە دەپارێز لە کلۆربوون هەم هۆلی ئیسمایلەکە دەپارێزی هەم هاوکردنی پوکەش ئاگاداری ئیلە دەبی خواردنێ بە فرسە و مەعجین بشون یان بەڵێ پرسیارەشی زۆر جوانە ئەو توێژنەوانەی کە ئێستا دەری دەخەن کە شوشتنی فلچە و مەعجون هەویری دان و فلچەکە لە 60 پرۆسەکەیە واتە ئەگە تو ددانت شوشت لە 60 پرۆسەکەت ئەنجامدایە بۆیە پێویستە هەم پەتی دان بەکاربینی هەم فلچەی کلێنی دانەکان بەکاربینی وەکۆی باسم کرد یاسایەکە وایە ئەگە تو هەستت بە نامۆرتاحی کرد هەست دەکەی بە پاشماوی خواردن لە کلێنی دانەکات بە تایبەت دانەکانی پشتەوە مایە دەبی پاشمای ئەو خواردنی لابی بۆ نونە ئەگە پێویست بە فلچەیە ئەو فلچەکە زۆر زەڕڕە لە دەستپێک دەی بۆی دەست پێ بکەیت ئەگەر زانیت پاشمای خواردنە ناو دانەکانتمایە پێویستە بە پەتی ددان کلێنی دانەکان خایان بکەیەوە ئەگەر زانیت پەتی دانیش پێویست هێشتان زیاتری دەوێت پێویستە بە فلچەی تایبەت هەیە کە فلچەکی بچووکە کلێنی دانەکان پێخان دەکرێتەوە واتە بە شێوەی گشتی پێویستمان بەوەیە پاشماوی هیچ خواردنێک لە کلێنی دانەکەت نەمێتەوە هەم بۆ ئەوی بۆن دروست نەکە هەم بۆ ئەوی پوکەکە تەندروست بێ و تووشی هاوکردن نەبێت باشە دکتۆر بۆ چوونێک هەیە دەوترێت ئەگەر ماجوونی ددان بە بەردەوام یەک جۆر بەکاربهێنێت بۆ نمونە سین ساد توزانم جیم هەر ناوێک بەکار بهێنرێت ئەو ماجوونی دانا مانگێ 2 3 4 میکرۆبەکانی دەمودان ڕادێن لەگەڵ ئەو ماجوونە و ئیتر کاریگەری نابێت شۆردەکەشت بێسوودە ئەوە تا چەندە دروستە بەڵێ ئەگەر بێمە سەرەوەی کە باسی میکرۆبەکان بکەین بە شێوەی کورد ئەو میکرۆبانی کە لە لەشی ئێمە دەژین هەمان ئەو میکرۆبانن کە بە یاسا و بەو میدیایە ڕازین واتە پلەی گەرمی لەشی ئێمە کە 37 ئەو میکرۆبە لەو پلەگەرمی دەژی ئەو پH و ئەو ڕێژە تفتی و ترشیکرد ناو دەمی ئێمە هەیە هەمان میکرۆب تێدا دەژی بۆ نمونەگە بچینە شوێنێکی گەرم لەوانەیە ئەو میکرۆبانە بژین کە پلەی گەرمی زۆر تحمل دەکەن ئەمەش بە هەمان شێوە ئەو مۆزوعەکەیکە تو ئەو ماجون ئەو هەویرێکە بەکاردێنی پێویستە هەویری جیاواز بی هەویرێک بی کە دانەکانت بە شێوەک ئەو میکرۆبە لە ناو بە واتە دەبێت تو میدیایکی ناو دەوی دانەکانت بخڵقێنی کە ئەو میدیایە هیچ کە ئەو میکرۆبە یعنی بەرگەی ئەو میدیای نەگری جا بە ئەوەی کە ئەمە پێمان ناکرێت بە پلەی گەرمی ئەو شتە حەلکەین دەتانین بە گۆڕینی ڕێژەی تفتی و ترشی و هەروەها بۆ بەکارێنانی هەویریش بەکارێنانی هەویر دەکرێت مەسەنگەت و بە شێوەشی بەردەوام یەک هەویر بەکاربینی ئەوە ئەم بەس ئەوەی باز دەکەم کە لە 1970 بەکارێنانی فلچە مازون فلچە لە 1970 پرۆسەکەیە لە 120 بەکارێنانی هەویرەکەی دکتۆر بەس لیرە باسی فرچە جیاوازی هەیە لە بینی کەسێک بۆ کەسێک مەسەن یەکێک دەبی فرچەی نەرم بەکاربێنی یەکێکی توزانم زبرە بە قووەتە یان هەموویان یەکە ئەوەی کە باسی کرد هەویرەکان جیاوازن و فرچەکانیش جیاوازن حاڵەتی بەڕێزت لەگە حاڵەتی ئەو بەڕێزەی جیاوازە لەوانەیە جەنابەت هەستیاری ددانەتەبی پێویستە ئەو هەویرانە بەکاربینی کە هەستیاری کەم دەکەنەوە و لە هەمان کات ئەگەر ئەو خاتنەوە بەڕێزە کێشەی لە پوک هەبوو پێویستە ئەو فلچانە بەکاربینی کەمتر عەزیەتی پوکەکە دەدەن
واتە کەسێک لۆ کەسێک ئەگەر لە هەمان خێزانیش بی لەوانەیە هەویرەکە جیاواز بی بۆیە هەویری منداڵان دەوڵەمەندە بە مادەی فلۆرایت تا پێکاتەی دانی منداڵەکە بەرگەی کلۆری و خواردنەمانیەکان بگرێت بەڵام کە جنابەت ئەگە هەستیاری دانتە بوو بە هیچ شوێک نابی هەویرێک بەکاربینی کە دانەکانت سپی بکاتەوە چونکە ئەوە دەکە هەستیارەکە زیاتر بی بۆیە هەم وەکو بۆ بینەرانی بەڕێزش ئەوەیە کە بەکارێنانی یەک هەویر لێ خێزان بۆی کە ئێخەم ئەندامانی خێزان ئەوە بە شتێکی هەڵەیە لەوانەیە باوکەکە کێشەی هەبی دایکەکە کێشەی هەبی ئەوش دەبی و بەداخەوەش زۆر لە مارکێتەکان دادەندرێ ئەوش پێویستە کە کەسی پسپۆر و کەسێک کە شارەزایی هەبی لە پزیشکیدان ڕێنمایی بە خانەوادە و بە چارەخواز بدە ئەوە بۆی ڕێژەکە زۆرە بێت چونکە بە نەزانین بەکارهێنین دکتۆر کەمێک باس لە خواردنەکانەکەین هەرچەندە پسپۆڕاتی جەنابەت لە جوانکاریە بەڵام لەگەڵەوەشە کەمێ دەینە مەیدانی خواردن و خواردەمەنیەکانەوە لە ڕەمەزانین زۆر شیرینی ئەخۆین خواردەمەنیە غازەکانە خۆین پێمان بڵێت چه جۆرێک لە مانگی ڕەمەزانە بە تایبەتی باسی مانگی ڕەمەزان چون هەموو جۆرە شتێکە کوڕێت کامانن کە زیان بە ددانەکانمان ئەگەێنن و ئەبێت کەمێک خۆپارێ زیان لێ بکەین بەداخەوە لە کاتی بەربانکردنەوە بە شێوەی زۆر هەموو خواردنەک دادەندرێ ئەو سادەش ساتەی هەستیارە لەوانەیە ئەو کەسی کە ڕۆژەوان بێوێ هەموو خواردنەکان تێستکە لەوانەیە دوای ئەو بەربانکردنەوەش تا کاتێکی زۆر پێی نەکرێ ینی جوڵک بکە یان ددانەکانی بشوە ئەمە بۆ کلۆربوون پێویستمان بکاتە پێویستمان بە میکرۆبێکە لەگە پێویستمان بە سەرچاوەکە ئەو سەرچاوەش بیتی لەو خواردنە واتە دوای بەربانک ئەگەر بەڕێزت ددانەکەت نەشوشت و دانیشتی ئەتانی و سعات ئەوە دەکا کە ئەو دەرفەتی بە میکرۆبەکەی بدەیت بە شێوەیەکی کاراتر ئەو خواردنە بیکاتە ترشەڵۆک و مینای دانەکەی بڕوخێنی وەروە هەم بەرچاوڕۆین لۆ ڕۆژەوانان ئەگەر لەسەر سفرەکەت خواردنەوە گازیەکانت خوارد بە هیچ شێوەک نابی هەتا چەند دقەیەک هەتا لەوانێ 15 خولەکیش ددانەکان بشۆی چونکە بە خواردنەوەی خواردنەوە گازنیەکان مینای دانەکەت زۆرێک لە نەرمبوونی تێدایە کەواتە کەفلچەی بەکاردێنی دوای ئەوە وەکو وایە تۆ مینای دانەکەت بتاشی بۆیە ئەگەر بکرێ نیو ساعت دوای ئەوەی کەنانت خوارد ئەگەر خواردنەوەی گازیت بەکارهێنا کە ئێستا زۆر بەکاردێ پێویستە شوشتنی دانەکە دوا بخەی چونکە بە خواردنەوە گازیەکان مینایەکە تووشی زۆرێک نەرمون دەبی کە بە فلسەش ددانەکانت دەڕوشێنی ئەویش ئێستاش بە شێوەیەکی زۆر بەربڵاو هەیە خواردنەوەی لیمۆ هەموو مشتقاتی لیمۆ یان خواردنەوە گازیەکان ئەوە شوە دەکەن مینای دانەکان بڕوە یان دەکرێت ئەگەر لەو حاڵتەش ناتانی خۆت بگری دەکرێت بە بەکارێنانی قەسەبک خواردنەوە گازیەکان بخۆی ئەو کات دەکرێتە سەر زمان بەرمینای دانەکانت ناکەوی دکتۆر بە تایبەت لە ڕۆژوانە خۆ لە ناو ئیسلامدا ئەو بوونەی کە دەی ڕۆژوان دێت لای خۆی زۆر گەورەیە بەستی تایبەتەیە بەڵام لو کەسەکە بخۆی ئیزعاجە کە خواردنی ناخوات چەند سەعات ئاو ناستە خوارد چارەسەر هەیە بۆ ئەوەی ئەو یعنی ئەو بوونە لە دەرنەچی بە تایبەت لە کاتی بە ڕۆژوو بوون ئەوەی بیستیتم لە مامۆستانی بەڕێزی ئاینی کە پێش نوێژی بەیانی دەکرێت دانەکان بشوورێ یان دوای نوێژی بەیانی پاک ڕاگرتن و ئەمە ناتوانین با بچین ئەوەی کە لە کاتی ڕۆژ دام بشووریان نەشووری ئەو مامۆستانی بەڕێز جواب بدنەوە بەڵام ئەوەی کە هەر بەڕێزێک کەنان دەخوا و ئەگەر دانەکانی نەشوە پاشماوەی ئەو خواردنە لە کلین دانەکان بمێنێتەوە لەوانێت دوای بەربانجیش دووبارە ئەو کەسە بخەوێ نووسن و هەوا گۆڕچێ نامینێ بەیانی شەردەستی بە گەدەی بەتاڵ بە خواردنە پاشماوەی خواردنێک کە بۆگەنی کردێن ناودەوی ئەوە شۆ دەکە بەدەر لەوەی کە ڕۆژوان بۆ نشی ناخۆش دێ کەەوە پێگەکی ئاینی بەرزی هەیە بەڵام لە هەمان کاتیش ناڕحەتی پێگەی کۆمەڵاتی و کەسەش زۆر هەستیار و زۆر جێی گومان دەبی بۆی پاک ڕاگرتن و یان نەخواردنی ئەو خواردنانی وەکو سیر یان پیاس یان ئەو خواردنانی کە بۆن دروست دەکات دەزانی کات و بەیانێکی کە دێ دەرێ داوامە کتێ یان دەسێ سەر پیشەکەت کۆمەڵک هاوڕێ و برادر دەبینی بۆی پێویستە لە خواردنە بە دووربی ئەوەی پێمان دەکرێت ئەوەیە کە بە شێوەیەکی جوان ددانەکەت بشۆی بە پەتی ددانەکە پاشمای خواردنەکە لا ببەی ئیتر ئەوەی کە گەدەی بەتاڵە ئەوەش ڕەمەزانە ئیدی پێگەچی وتم ئاینی بەرزی هەیە خوا لەم لایش قبولکە ششتنەوە ددانە بۆ کەسی ئاسایی و گەل کەسێکی کو هۆلیوود سمال چێکیریە جداهید ناوبینەوەنەدا هەیە من دوێت هەمان فرچە و مەعجونی بکاربێنێت یە بەرهێنگە بکارینەوە بەڵێ وەکو گوتمان توێژاڵەکە ڕووپۆشی دانەکە دەپارێزی
بەڵام لەوانەیە ڕووی پشتەوەی دانەکەی کەڤەر نەبی بۆیە پێویستە بە هەمان شێوە کو کەسێک دانی یاسایی دەشوە ئەو کەسی هۆلی سومالیش کردیان جوانکاری کردیان کەڤەری کردیان پێویستە ئەویش بە هەمان شێوە دانەکانی بشوە و گرنگی بە سەلامەتی پدوەکەی بدە. زۆر باشە با باس کەمێکیش لە لیزەرکردن بکەین. تا چەندە لیزەرکردن وەکو چارەسەرێک بۆ ددان سپیکردنەوە بەکارهێنرێت تا چەندە ئەمێنێتەوە چەندێک جارێک پێویستەکە لیزەر بکرێت. بەڵێ هەروەکو دەزانن هەموو چارەسەر پزیشکەکان وەکو پێیژەیە واتە تۆ لە پێیژەیەکەم دەست پێ دەکەی ئەگەر ئەو هەدەفەت نەپێکە دەسێ سەر پێیژەی دووەم واتە پلان بی بەکاردێنی ئەگەرە تو بە شوشتنی دانەکەت ڕەنگەکە بەو شێوەی خوازراو نەبوو و لە هەمان کات دوای ئەوە بە بەکارهێنانی لێزەر نەتوانی ئەو ئامانجە بپێکی بەو شێوە بگەیت کە خواستی خۆتە دەکرێت دوای ئەوەی کە شوشتنت کرد و پێ ڕازی نەبووی یان لێزەرت کرد بە شەرتێک ئەگەر هەستیاریت نەبوو ئەو زەدەتانی بە توێکڵ و بە توێژاڵ ڕووپۆشی مینایەکەت بکەی بەو شێوەی کە خۆت دەتەوێت. شیشتن ئۆددانە گشتی ئەوە گەلە جۆرەتیتە پرسیارکردن وەلو بەسپۆریاوە جوانکاریە بەس شیشتن ئۆددانە ڕەنگە وە بکە و تووشی پرسگرێکەوە بی باشترین ڕێ بۆ شیشتن ئۆددانە تایبەتیژی بۆ شناف یعنی ڕویە شناف دای دەدانی چاوایە دکتۆر. بەڵێ ئەوەی دەمێ باسی کەم چۆن مەسەن لە بواری پزیشکی هەندێک دەرمانمان هەیە پێویستی بە هەڵمژین هەیە وەکو بەکارێنانی شامپۆیە یان هەر مەرحەمێکی تایبەتە بە پێست بە هەمان شێوەش بەکارێنانی غەرغەرە یان هەویرەکانی ددان وەکو هەموو چارەسەرێک سەطحیەکان پێویستی بە هەڵمژین هەیە. بەداخەوە ئێمە ئەوکو سەفخان باسی کرد کە ئێمە شتەکەی دەکەین بەڵام بە شێوەی ناتاو دەکەین وەکوێ نەیکەین بۆ نمونە کە ددانی بە هەویرێکی تایبەت دەشوە لەوانە هەویرەکە لە دەروی وڵات هاتبیتەوە یان پارێکی زۆری پێدابی چەند سانیەک تێپەڕ ناکە لەوانەیە 10 سانیەبی ئەتو کاتێک کە مەسەرەن مەرحەمەش تایبەت لە پێستت دەدەی ئەو پسپۆری پێستە پێت دەڵێ پێویستە خولەکێک یان دوو خولەک یان سێ خولەک بمێنێتەوە چونکە پێویستی بە هەڵمژین هەیە واتە ئەو نەوع دەرمانە ئەو نەوع چارەسەرە ناستە گەدەت و دوایە لە دڵەوە بستە هەموو شانەکانی لاشت بۆیە پێویستی بە هەڵمژین هەیە بە هەمان شێوە هەویرەکانی ددان یان غەرغەرە پێویستی بە هەڵمژین هەیە واتە شوشتنی ددان پێویستە خولەکێک یان دوو خولەک بخیانێ و دوای ئەوەش لە زیاتی ئاو غەرغەرەی تایبەت بەکاربێن. ئەگەر ڕوونتر باسی و مۆزوع بکەم هەویرێکی دان بەکاردێنی ددانەکانە جوان شوشت پرۆسەکەت زۆر تەواوە بەڵام ناکتە چەند سانیەک دوای چەند سانیە یەکسەر ئاو لە دانەکان وەردەکەی ئەو شوە دەکات سڕی ئەو دەرمانە بەهای ئەو دەرمانە لا بکەوی بۆیە وا باشترە کە بەداخەوە هەست دەکەم ینی خەڵکەی زۆر شتەی نازانی کە هەویرەکەت بەکارهینە دوای هەویرەکە غەرغەرەی ئەو هەویرە کە غەرغەرەی ددان هەیە ئەو ماوەتوەشە بە شێوەیەک لە شوێنی ئەو بەکاربیینی ئەوە دوا دەکا لە بواری توڵبی پێدەن سنرجستیک ئفکت یان دەبڵ ئفکت واتە بە شێوەیەکی دوانی کاریگەری لۆ پسەر پووقی دەبی واتە بۆ ماوەی زۆر چەند خولەکێک ناو ڕووپۆشی دەم و گەروت بەو شێوە دەرمانە هەمووی کۆت دەبی کەڤەر دەبی هەر شێوەک بەکتریایە یان هەر پاشماوەک هەبی دەتوانی کۆنتترۆلی بکەی بۆ نمونە لە سفرەی ماڵەکەت مەرەگەی تایبەت دانایە هێشتا مەرەگەکەت نەخواردی ئەگەر دوو بەرداخە ئاو ناو مەرەگەکەی بکەی سڕیەکەی زۆر ئەو دەبی و ئەسڵ تام لە خواردنەکەی ناخورێ طبعاً ئەگە تو بە هەویرەکەی ددانە شوشت چەند سانیەک و تێکسەر ئاوت پێدا کرد ئەوە بە هیچ شێوەیەک ئەو هەدەفەی ناپێکی کە تو ئەو بەکتریایە لەوانێ بەرگی چەند سانیەک بگرێ بەکتریاکەی ناتوانانی لە ناو ببێ بۆیە پێویستە ئەگەر زۆر بێزار دەبی لەو حاڵتەی کە کەفە ناو دەوتە دەکرێت لە شوێنەوەی دوور لە ڕوتان کە چەند جارێک تف بکەوە لە شوێنەوەی ئاو بەکاربیینی دەکرێت غەرغەرەش تایبەت کە لە هەموو دەرمانخانەکان هەیە ئەو غەرغەرە لە شوێنی ئەو بەکاری بینی و لەو 5 خولەک ئەو مادانە بمینێتەوە ئەوە شوە دەکات ناو گەروت ناو ڕووپۆشی دەوت 5 خولەک تامی ئەو مادانە وەربگری هەر بەکتریایەک هەر میکرۆبک کە لە کەلێنی دانەکان یان ناو ڕووپۆشی گەروت مابیتەوە بەو چەند خولەکەی لە ناو دەچی ئەو غەرغەرە و فرچە ئەو غەرغەرەیە کە ئەکرێت وەکو هەویری ددانەکەنی ئاساییە کە تۆ بەبێ ئەوەی کە بزانی ددانە چ جۆرەی پێویستە بەکاری بێنی ئەویش بە هەمان شێوە پێویستە گرکەسەکە پێویستی بە هەستیاری دانی هەبوو پێویستە ئەو غەرغەرە بەکاربێت کە هەستیاری ددان کەم دەکاتەوە ئێمە بۆیە باز دەکەین تۆ شتەکە لەوانەیە مادەکە بکڕی بچیە سایدەلیەک بچیە دەرمانخانەکە ئەو مادە دەکڕی ئیتی دەکڕی بەلایانی کەم پرسیار بکە
یعنی ئەو جۆرەی کتابەت بە ڕێستە ئەو کێشە لە ئەو کەسی کە لە نۆڕینگەکەیە پێ بڵێ کە من هەستیاری دانم هەیە یان خوێن بەربوونی پوکم هەیە یان بۆنی ناخۆشی دەوم هەیە هەتا دەکرێت لە مانجی ڕەمەزان ئەو غەرغەرانە بەکاربیینی کە ژێر ناونیشانی مەسەن فرێش کە ڕووپۆشی دەوت بۆ نەچی خۆش دەدا وەکەوەی کە ئیزعازەکەی ڕۆژانە کەم بکەوە. بەڵێ دکتۆر سەربەر قاسم زۆر سپاس دەکەین کە ئەم شەو لە بەرنامەی پاشیف لەگەڵمان بووی کۆمەڵێ وەڵامی پرسیار کە لە لای ئێمە و لە لای بیرەناریش گەڵاڵە بوو لەبەرەی جوانکاری ددان و بابەتەکانی دیکەش وەڵام دەربووی بۆمان زۆر سپاس دەکەین. وای خودی شارازی دکتۆر هیوادار مەرسەلام هەر تەندروست باش زۆر سپاس. Ez vêjarê beref akirê ve biçe. Me gele ce behsê akirê ئەو شوێنە تایبەتەی کە تۆ زۆرە حەز لێ و منیش هێشتا بۆی نەچوو. Ez gele heş bêsebet نەچوو. İnşallah paşên ki rojekê ez tu Sînan de pêk veçin xuda hez. İnşallah. Heke xuda. El akirêt nava meha projîbûnê de heyva Remezana pîroz zorbeya kirêkar, xudan kar û xudan dikana jê taybetî jî kirêkarên ku karê bînasaziyê dikin ji ber projîbûnê karên xwe ji bûî şevê vedguêzin. Projeyên nakin da bi zehmet gele rojî derbas nebit. Eda tu şîşkandina rojiyê jî nebin, êdî şolê xwe şevê dikin. Vekî ev kirêkarê ji dine diyar kirin. Vê karkirina şevê û nav hînkatiya heyî nûkê ji dest du tiştan ew rizgar bin. Êk tehnîbûnê birsîbûnê ya duê jî ew germa rojê hey şwê jî qurtar bin. Nemeta Xwedê ye. Beref akirê. ji ber wê yekê ku meha projîbûnê ye û bi roj ew di nava karî da tehnî û birsî dibin ewan karkirina xwe ya êxistî nava şevan. Şevan karê asingeriya bînasaziyê diket ew bi hemî hêza giyanê xwe veyê asinan li gor plana karî çemînît û li def wî karkirina bi şev di werzê germayê de û nexas me meha projîbûnê ya bi kêm azar e. Eger ronayî hebê te ku çi cewazî nîne û beyna rojê şevê bes çi ye roja germa xastan ev werzê havînê hat yani gelek germa xastan şûlê me hedîdê germa ye hel tur bê ser şûlê be heta vê heta bişeve û Remazaneş Remezan û rojî û şûl pêk nakin. Ev karkerên henê ji ber wê yekê ku bi roj dikevin nava birojîbûnê û peristina Xwedayî bûye wana divêt ku bi dirêjahiya vê meha pîroz ew karkirina xwe bêxin nava şevan. Her bû şûlê ku mirov bêna xwe bide şevê xweştir e rojê çunkî roj germa şevê xweştir e. Wekî dîş wê gotenê Remezan heyva îbadet e. Em şên ku şevê şûl kein û rojê îbadeto xweş kein û me çi muşkîle niye. Li ser vê karkirina bi şev ya di nava meha projîbûnê da serpereştyarên van kirêkaran den diyar kirin ku ew bi roj naxwazin kirêkarên xwe bi zikek tehnî û birsî ve bêxin ber karî heya ku di hember da gunehbar nebin. عندك رمضان خاصة هيوار رمضان عمل نشن روجي شو كان روجي جرمة تهنيد بن وقت الحاحب كاحتمال عندك بينش بس بشتينجي وقت تهني بود روجي خو خطن توجد كبيت جناح كده مرود كبيت جناح كده مروح حسنا كدن بيجو كبر بهندي ام حس ام شويتينا شوله چند سالکن لسر ایک مها پروژیبونه یاد کویتت ناوا ورزی گرمای و دریجاهیا روژه دا بویا اف کریکارن هنه کار کرنا خوایا ایخستی ناوا شوان حیا کو او نکوین برماندی بونه که زیده و تو شیشکاندنا روژین خواه نبین. آری حسین کردستان 24 آکری خود هیز و قوت بتوان همی کری کارا وان همی خودان کارا اوید شب و روش ورکنده که پاره که حلال بیند نوا مالا خدا و رمضان همی تمنیت خوشی بصحت و بخیر و برکت در باز دستتوانات خوش بید دستیان خوش بید لشیشیان صاغ بید انشالله به اجر و پاداشش بوین حساب بید همجی شورت کن ها جلبری کری کاری حساب نه انشالله مجی خیره شباب شباجی امده دومای کینین مجبیر نکن دعا بو مجیب کن کچاهین دعا بو خو زاروک و عیال و مال و حالت خود کن بو مجیب کن ناو مجیب لات نبودبتو زۆر سپاسانەکەین کە تا ساتە وەختە لەگەڵمان بوون ئینشاڵڵا لە دوعاکانتان بێبەشمان مەکەن و زۆر سپاس دووبارەوە.